ئێستا هەیە. ئامادەبووانی بەڕێز هەموو لایەکان بەخێر بێن. ئەمڕۆ جارێکی دیکە دیالۆگەکانمان دەست پێ دەکەینەوە. بابەتی ئەم جارەمان پەیوەندیدارە بە بابەتێکی هەستیاری زانستی بە ناوی جینی خۆپەرست سێڵفز جین. تەخانمان کردو بۆ مامۆستای بەڕێز کە لەو بارەوە توێژینەوەیەکی زۆری هەیە، مامۆستای زانکۆیە و سەرپەرشتیانی گۆفاری زانستی پلاتفۆرمی داڕان بووە. هیوادارین بتوانین گفتوگۆیەکی زانستیانەی لەبارەوە بکەین بە هەموومانەوە. مامۆستاگیان بفەرمووی. ئەم مۆبایلە شتێ لێ بکەم. هیچ تیارەکەی کام بوو ئاوتەوە. زۆر سپاس، بەخێر بن سەر چاوم. لە ئیمڕۆ من لە خزمەتیەوەم باسی بابەتێکی سەرنجڕاکێش بۆ هەمووان، ئەویش بابەتی جینی خۆپەرستی ریچارد داوکینز بکەم. تەبعاە بۆچی جینی خۆپەرستی ریچارد داوکینزە؟ چونکە یەکەم کەس کام وشەی بەکارهێناوە و کتێبی لەسەر نووسیوە زانەی ڕۆشنگەری گەورەی بەریتانی ریچارد داوکینزە. خۆی جینی خۆپەرست ناوەکەی تۆزێ لەوانەیە بۆ هەنێکمانیانی وڵێن لەپەر ماوە حاڵەتێکی نێگەتیڤی، بەڵام لە هەمان کاتامارە هەمەتوانێت ناوی جینی لە خۆبردوو بێ، هەمەتوانێت ناوی جینی نەمر بێ، هەموو ئەماناکرێ هەمووی یەک هاوتای هەیە، یعنی لە خۆبردووی خۆپەرستی هەموو ئەمانە لە ڕیشا تقریبان یەک شتن. من لێرە نامێ باسی کتێبی جینی خۆپەرستی ریچارد داوکینز بکەم، ناوەرۆکەکەی چییە، باسی چییە کاوەمانە. ئەو کتێبم بۆرگێڕاوە بە کوردی و لە ئەداهاتوویەکە لە زۆر دوور شەڵا بڵاوە بێتەوە و ئەتوانن بیبینن و بخوێننەوە. ئەم لێرە باسی پرسێکی زۆر گرینگەکەم، ئەویش پرسی بە دیدگای جینی خۆپەرستەوە، ئەویش پرسی خودی مانای ژیانە. بەشەر لەو ڕۆژەوە کە بیری کردوێتەوە، ینی بیری کردوێتەوە لە خۆی کە هەیە، یەکەم پرسیاری ئەمە بووە من بۆ لێرەم. ینی ئەمە گەورەترین پرسیاری مرۆڤایەتیە بە درێژایی هەموو تەمەنی من بۆ لێرەم. ئێمە تەنها ئەوە زانین کە مرۆڤە پرسیارەکە، نازانین ئایا حیواناتی تریژم پرسیارەکەن یان نا. لە کولتوری گیانلەبەران ئێمەشتا زۆر شارەزانین، زۆر بیداییە، هەرچەند ئاماژەگەری لەوانەیش هەیە. من تەعزیم لە سەگا بینیوە، ینی بینیومە سەگ تەعزیا گێڕێ بۆ بێچووەکەی، جۆرێ لە تەعزیەی تر هەر جۆرێ بێ. ینی ئەمانە ینی بە شێوازێ ئەم پرسیارە زۆر گرنگە، کە ئێم گرنگترین پرسیاری مرۆڤەکە من بۆ لێرەم کە ئەمە سەرچاوەی فەلسەفەیە، سەرچاوەی ئاینە، سەرچاوەی عیرفانە، وە گرنگترین شیت سەرچاوەی زانستیشە. سەرچاوەی زانست وەکو دوایین ڤێرژێنی مەعریفەی بەشەری. مەعریفەی بەشەری ئەگەر بە چەرخۆناغێ دابش بکەین، ئێمە سەردەمێکمانەیە کە ئاینتیا باڵا دەستا و هۆنەریش تقریبان هاوکاتە لەگەڵەوە، و سەردەمێکمانەیە کە فەلسەفە بەتایبەت لە شارستانیەتی ڕۆژاوا گەشەیەکی زۆر بەرفراوانەکە، مەسڵەن شارستانیەتی یۆنانی کۆن وەمانەیە، و لەوێوەیە کە چەکەرەکانی زانست دێتە ئاراوە و لە سەدەکانی ناوەڕاستایە کە زانست وەکو دوایین وێژێنی مەعریفەی بەشەری دێتە ئاراوە بۆ بەڵامدانەوەی پرسیاری گرنگی کە ئەوە کە بەشەر لە خۆیەکە ئێمە بۆ لێرین، کە ئەماگەر وردی کەیتەوە بە چەند پرسیاری تر. یەکێ پرسیارێک لەسەر سەرچاوەی ژیان، سەرچاوەی ژیان چییە؟ لەکوێوە هاتوو؟ سەرچاوەی ئەو ژینگەی کە تێیدام سەرچاوەی گردوون، و یەکێ تریش کە زۆر کەس پرسی زانستیدا نانێن، بە شێوازێ بە زڕە زانستی تانێنەوەی پرسی کۆنشەسنەسە، ئاگایی مرۆڤە. ئەسڵ من بۆم پرسیارە ئەکەم، ئایا حیوانان تریژم پرسیارە ناکەن؟
ئەمەش خۆی پرسێکامە یەکێکیان ئەبێ بە سەرچاوی فیزیا، یەکێنەوەی بە سەرچاوی بایۆلۆژی، ئەم پرسی ئاگامەندی مرۆڤ بۆمانش کە ئەمەزێن سەرچاوی دەروونناسیە. ئەم ینی وەڵامدانەوە بۆ پرسی من بۆ لێرەم ئێتر لە ناو زانستە درێژە کێشە تا سەدەی 19 لە سەدەی 19 کە سەدەی تەحەدا گەورەکانە بڵێن گۆڕانکاریەکی گەورە دێتە ئاراوە لە بۆ وەڵامدانەوە بم پرسیارە. لە ڕاستیدا زۆر سپاس. لە ڕاستیدا شتێکێ لە ذاتی هەموو بەشەرە مرۆڤی نۆرماڵ ئەو شەوەیە نایە بمرێ. ینی نەمری مۆزوعێکە کە ینی بڵێن بەردەوام مرۆڤایەتی بەرەو لای خۆی ڕەکێشەوە، هەوڵەدا زۆرتر بژی و هەوڵەدا بەتایبەت لە سەردەمەکانی کۆنا بە دوای ئەکسیری نەمریە ئاگەڕان، ینی شتیە بخۆنەوە یان هەنێ عیبادات بکەن و تابەت نەمرن. ئەنوای ئەفسانەمان سەبارەت بە عارفە هێندیەکان و بە عارفە سینیەکانە یەکە بە ماوەی سەدان ساڵ و هەزاران ساڵ ژیاون بە خاتری ئەو ڕاضانە کە کردویان و ئەم شتانە. ینی مەسمەوەیە کە شتێکەیە بە ناوی کە شتێکێک کە ئێمە نامانەوێ بمرین و ئەم نەمربوونەمان بە دوو ڕێگە، ینی هەم ئێمە هەم حیواناتی تر ئەم مرۆڤ هەم حیواناتی تر بە دوو ڕێگە درێژە، ینی ئەمە زین هەمومان ئەمرین بە دوو ڕێگە درێژەی پێدەین، ینی ئەمانم نەمریمان ئەم بگوازینەوە، سیفەتەکانمان بگوازینەوە، قسەتەکانمان بگوازینەوە نەمرێ بە دوو ڕێگە. یەکێ لە ڕێگەکان زاوزەیە، هەموو بوونەوەرێکی زیندوو زاوزەیەکە، بە زاوزێ هەنە لە خستەتەکانی گوازێتەوە بۆ نەوەی داهاتوو بۆ وەچەی داهاتوو. بەڵام هینێکی تریشەیەکە ئەوی شەوەیە داهێنانەکانمان نەمرێ، ینی مرۆڤ داهێنەرە، مرۆڤ لە هەمان کاتەکە ئەتوانێت زاوزێ بکە ئەیشتوانێ خۆی بە ناونیشانەکانی بە نەمری بهێڵێتەوە. لەلای شاید لە زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە ئێستا زیندون بە شێوەی بایۆلۆژی ئەنیشتین زیندوتر بێ بەهۆی کارەکانیەوە زیاتر ناوی ئەهێندێ بەردەوام، ینی بڵێن ئەگەڕنەوە بۆ سەرکارەکانی، ینی ئەمیش جۆرێکە لە جا ریچارد داوکینز هەموو ئەمانە هێنە جارێکی کە بە شێوازێکی کە دایڕێژێتەوە و ئەیبەسێتەوە بۆ بنچینەی ترین شتکە لە مرۆڤ هەیە و ئەویش جینە. و لێرە ریچارد داوکینز ئاماژەی لە کتێبەکەی ئاماژەی پێ نەکردووە، بەڵام بە شێوازێ لاسایی بێرتراند ڕاسەلی کردوێتەوە. بێرتراند ڕاسەل کتێبێکی زۆر گرنگی هەیە بە ناوی پاوەر، دەسەڵات. ئەو دێ هەموو گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان و سیاسیەکان و هەموو ئەمانە ئەبەسێتەوە بۆەوە کە مرۆڤ ئەیەوێت دەسەڵاتیە بێت. بۆ نمونە ئەڵەن فڵان کەس زۆر ئینسانێکی مهمە، پارەی نییە، وایە پێویستی بە پارە نییە، هەر وەختی ئێرادە بکە ئەو هینەکە هەیەی ئەو یاعتوبارە کۆمەڵایەتیەکە هەیەی کە بەهۆی بڵێن ڕاضەتی ئابوووریە بەهۆی هەشتێکی کەەوە هەیەی ئەتوانێت بیگۆڕە بە پارە. ینی لێرە دەسەڵاتەکە گرینگە، سەو دەسەڵاتە چ معنەوی بێ چ مادی بێ، هەمومان لە هەڵسوکەوتی کۆمەڵایەتیمانە، لە هەمومان لە هەڵسوکەوتی لە هەڵسوکەتانە کە لە جیهانە ئەیکەین بە دوای جۆرێ لە دەسەڵاتەوەی. تاوان باسی مرۆڤی نۆرماڵەکەم بە دوای جۆرێ لە دەسەڵاتەوەی کە ئەو جۆرە لە دەسەڵاتە هەر بە شێوازێ تەمەنمان درێژترەکە یان بڵێن یارمەتیمانەدا کە سیفەتەکانمان یان وەچەکانمان بۆ نەوەی داهاتوو بگوازینەوە. باسی ئەوەم کرد، باسی زانستم کرد کە لە سەدەکانی ناوەڕاستەوە دێت بە کارەکانی گالیلۆ و ئەوانە دەست پێکە زانست وەکو زانستی مۆدێرن، وەکو چەکەرەکانی زانست ناڵم کە پێشتر لە هەم لە یۆنانی کۆنا هەبووە کە بەشێ بووە لە فەلسەفەی سروشتی پیانەوە یان لە سەردەمی شارستانیەتی ئیسلامیە هەنێ کار هەیە. بەڵام باسی زانست وەکو سیستەمێک بۆ وەڵامدانەوەی پرسیارە هەرە گرنگەکانی مرۆڤ لە گالیلەوە دەست پێکە کە پرسە کە لە ناو سیستەمێکە کە سیستمی ئاینیە دیە گرنگترین شتیانە باتە ژێر پرسیار کە ئەویش تەقەدوسی زەویە و تەقەدوسی ئەو شوێنەیە، یعنی تایبەت بمەندبوونی ئەو شوێنەیە کە دەسەڵاتێکی ئاینی تێدا بەسەر شارستانیەتی ئەو سەردەما زاڵە و لەوێوە زانست دێتە ئاراوە و بەرەبەرە پەراسێنێ ئەم زانستە لەسەر پرسیارە ئەساسیەکەیە
کە ئێمە بۆ لێرین بەڕام لەسەر ئەو بەشەیەتی کە ئەم ژینگەی ئێمە لە کوێوە هاتووە یان سەرچاوی گردردونی ئێمە کوێیە و لێرەوانەیە کە کەسێک وەکو نیوتۆن دێ و منزومەیەکی عەزیمدا ڕێژێ هەنە یاسا هێنە یاساکان یونیڤەرساڵ یان گردردونین و لە هەموو شوێنەکە ئەبێ وەڵام باتەوە ئەو پرسە گرنگی نێتە ناو مێشی مرۆڤ کە یاساکەم بەشێکین لە گردردونێکی مەزنتر شتێکی ئەلاحەدەنین و لێرەوەیەکە زانست پەراسێنێ و زەمینە دروستە بێ بۆ شۆڕشی ئابووری لە سەدەکانی دواترە لە سەدەی 18 و 19 و ئەمە شۆڕشی پیشەسازی شۆڕشی پیشەسازی نەتیجەیەکی ڕاستە و خۆی شۆڕشی زانستیە و ئەو شۆڕشە زانستیە لە شۆڕشی پیشەسازیە ڕەنگەداتەوە ئەو شۆڕشەی کە لە فیزیا ڕوویدا بە شێوازێ هاتە ناو بایۆلۆجیشەوە بایۆلۆجی هەمیشە ئەو پرسە هەیە ئەڵێن نیوتۆن بینی سێوێک لە دارە کەوتە خوارەوە و هێزی کێشکردنی زۆژیەوە یو سێوە بۆ بەربووەوە بەڵام پرسیارە هەرە قورسەکە ئەوەیە کە ئەو سێوە بۆ چوە و سەرا بەڵام نیوتۆن لێرە ئەو پرسیارە ناکە ئەو پرسیارەی ترەکە ئێستا پرسیارەکە خۆی کردوێت یا دواخی بەدەمێنەوە گرنگ نییە ئەو سێوە کە بۆ چوە ئەو سەرا باسی فیزیا نیە باسی فڵدێک نییە بەناوی فیزیا هەرچەند ئێمەزانی فیزیا هەموو زانست دەگرێتەوە بەڵام کە دابەشەکرێ بۆ ئەوە کە دابشکاری کارەکردی ئەوە ناکەوێتە ناو کاری فیزیەکەن کۆتە ناو کاری بایۆلۆجیستەکانەوە نیوتۆن کەسێکی زۆر زیرەک بوو زانوێتی ئەمە زۆر پرسێکی ئاڵۆزە ناتوانێت لە تەمەنی ئەوانەیە کە بتوانانی وڵامی باتەوە یا و ئامرازانەی لە بەردەست نییە کە بتوانێت پشکنین بۆ ئەوە بکە کە ئەو سێوە چۆن چووە ئەو سەرە ئەمە بە بایۆلۆجی وڵامی بداتەوە و بایۆلۆجی بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی بۆ پشکنینی بوونەوەری زیندوو پێویستی بە دوو دانە زانستی ترە یەکێ زانستی فیزیای کە زانستی کیمیایە بە دەرەجە یەکەم پێویستی بەم دوو زانستەیە کە بتوانێت شیکاری ناوجەستەی زیندەوەرەکان بکە لێکدانەوە بۆ میکانیزمی کارکردنی ئەندامەکانی زیندەوەرێ بکە و چۆنیەتی کارکردنیان ئەمە بەرەبەرە کە فیزیا پێشەکەوێت کیمیا پێشەکەوێت بایۆلۆژی لەگەڵیا دێت بەڵام لە بایۆلۆژیە هێشتا زانستەکە زۆر سەرەتایە تەنانەت ئێستاش زۆر سەرەتاییە بەڵام لە سەدەی 19 تەحەدایەکی گەورە دێتە ئاراوە کە خۆی سەدەکە سەدەی تەحەدا گەورەکانە سەدەی 19 سەدەی دروستکردنی شتی زلزلە کەشتی گەورە تۆپی گەورە تەنانەت ئایدۆلۆژیای گەورە وەکو ئایدۆلۆژیای مارکسیزم فاشیزم ئیسلامیزم هەمووی هی سەدەی 19 ئایدۆلۆژیاگەلێکە مەسەلەن هەم کارەساتی زۆر گەوریان لەکەوتوێتەوە هەم پێشکەوتنی گەورەشان دروست کردووە ئێمە ناتوانین پێشکەوتنەکانی کە مرۆڤایەتی بەهۆی پێشبڕکەی لیبرالیزم و کۆمونیزمەوە ینی بڵێن دروست بووە دەوتایە لە فەزا لە تەکنۆلۆژیا لەمانە لە بەرچاو نەگرین بەڵام سەدەی 19 حەدا گەورانەیە بەڵام گەورەترین تەحەدا کە ینی بگرن گەورەترین شۆڕش کە لە سەدەی 19 کرا شۆڕشێ بوو کە چارلز داروین کردی و ئەو بۆ پاساوی بەبەردبووەکان ئەو بەبەردبووانەی کە ئەدۆزرانەوە کە ئەنواعی پاساوی پێشتر هەیە تۆفانی نۆح زنجیرە تۆفانەکان هەمووی پاساون بۆ ئەو بەبەردبووانەی کە ئەدۆزرانەوە کە ئەمە شارستانیەتەکان لە ناو چووە بەوەی چوە نەوتە چووکە جیۆلۆجی لە جیۆلۆجی کەوانەی کە ئەزانن کە ئەم بەبەردبووە ینی زەوی بە شێوازێ ڕوبەری زەوی دیارە شوێنی دەریایە و ئەم بەبەردبووانەیش بە شێوازێ پاشماوەی بنی دەریاکان دیارن کە ئەمانە پیشانێدا کە بەڵاوێت لافا و گەلێک هەبوو بێ ئەنواعی تیۆری دێتە لەنەوە تەنها تۆفانی نوح نییە کە تیۆری علمین ئەوەکانی تر کە چەندین کارەسات ڕوویداوە کە ئەم کارەساتانە بوون بەهۆی ئەوەوەکە بڵێن ژیان لەسەر زەوی بسرێتەوە و جارێکی کە دروست ببێتەوە بەڵام ئەوەی کە داروین کردی تێپەڕاندنی هەموو ئەو بیرکردنەوانە بوو و میکانیزمێکی زۆر گرنگی هێناکایەوە بە ناوی هەڵبژاردننی سروشتی هەڵبژاردننی سروشتی ئەمە ئەو شۆڕشە بوو کە بڵێن داروین لە بایۆلۆجیە هێنایە ئاراوە باقی شتەکانی ترکە ئەوترێ دەرەنجامە کە مەسەلەن ئێمە و مرۆڤ و ئایپەکان ئەگەرنەوە سەر یەک وەچە توزانم شیر دەرەکان هەمویان ئەچنەوە سەر یەک وەچە ئەمانە لە کۆتاییاچینەوە لەگەڵ خوشکەکان و ئەماناچینەوە سەروێت ئەمانە دەرەنجام بەڵام گرنگترین شت کە هێنای کارەوەکە هەڵبژاردننی
سروشتیە نەچرال سلکشن لە ینی دوای ئەمەکە تیۆریەکەی داروین بڵاو بووەوە سەری کێشا بۆ بواری تر و یەکێک لە گەورەترین کارە ساتەکان یەکێک لە خراپترین بەکارهێنانەکانی زانست لە مێژووە فاشستەکان کردیان و بوو نەچرال سلکشنی داروینیان بۆ پرسی کۆمەڵایەتی بەکارهێنا پرسی کۆم کە ئەوە بووکە بۆ ئەوە کە بڵێن ڕەگەزی بڵێن وەهمی ئاریایی ڕەگەزێک مانیە بناوی ئاریایی بەڵام ڕەگەزێکی وەهمیان ناو دروست کرد و بناوی ڕەگەزی ئاریایی چاوشین و قژزەرد و باڵا بەرز و سپی ئەم ڕەگەزە بڵێن سروشت ئەم ڕەگەزە هەڵەبژێرێ بە پێی چونکە بینی ئەوان سروشت بەهێزترینەکان هەڵەبژێرە هەرکە نە سروشت گونجاوترینەکان هەڵەبژێرە نەک بەهێزترینەکان ئەوە بوو کە مەسەلەن داروینیستی کۆمەڵایەتیە تیارەوە لەم داروسی کۆمەڵایەتی ڕەگەزەکانی تر کە زڕە زانستە داروینیستی کۆمەڵایەتی زانست نییە زڕە زانستە کە بوو بەهۆی ئەوەوە کە جوولەکەکان کوشتار بکرێن ڕەگەزی ئیسلااو بکرێ بە ڕەگەزێکی پیس نەخۆشەکانەوانەیە کە نەخۆشی جینێتیکیان هەیە بە کەسانەدانران کە بە سروشتیان سرێتەوە ئەوان خۆیان هاتن ڕۆلی سروشتەکەیانە جێراوەیان کوشتنی ترەوانێک کە کەمەندان بوون بەتای بەدەوانی کە بڵێن نەخۆشی دەرونی و ئەم جۆرەشتانیان هەبوو یا هاوڕەگەز بازەکانیان نەکۆشت هەموو ئەمانە ینی ئەم لە ناو چوارچێوەی داروینیسمی کۆمەڵایەتیە جێوتانە ڕەشپێستەکانیان بە نزیکتر لە مەیموندانە کەوانە ڕەگەزێکە نزیک لە مەیمونن چونکە لەگەڵینەکەیان ناگونجە شوێنە هەم ڕەش بوون هەم لە شوێنەکەیشان وڵاتی مەیمونونەکان ئەفریقای تر جامانش هەر مەیمونن ئەنی ئەم شتانە دەرەنجامی داروینیسمی کۆمەڵایەتیە هەنێ زانستکاری تاوانباری گەورەی نازی هەن کە لە ئەفریقا ئاچون سەری خەڵکیان لێ کردەوە مەسەلەن بینی سەرێکی ئەلاحەدەیە ئەلۆ سەر لێبکەنەوەیان بۆ مۆزەخانەی ویان دروست کرد بوو لە ئەڵمانی ئەوەی بوو کە ترسێکی گەورە هەبوو کە هەمیشە دوای شکانی فەشیزم کە تیۆری داروین بۆ پرسە کۆمەڵایەتیەکان بەکاربێ و حەزەرێکی گەورە هەبوو کە ئێمە بین پرسە کۆمەڵایەتیەکانی مرۆڤ بین بە تیۆری داروین لێک بینەوە چونکە ئەو نموزەجە سەقەتە ئەو نموزەجە خراپەمان بێشتر لە سەردەمی فاشیسمە بینی بوو بەڵام یەکێک لە تەحەدا گەورەکانی ینی ریچارد داوکینز ئەوەیە کە ئەم کتێبەی نووسی کە بەبێ ئەوەی ینی شاکارێکی گەورەی کردیوە بەبێ ئەوەی لەگەڵ زەرەزانستا تێکەڵ بێ و هاتووە بۆ پاساوی زۆربەی هەرە زۆری هەڵسوکەوتی مرۆڤ و هەڵسوکەوتی گیاندارانی تر تەنانەت ڕێشەی ئاکار و زۆر شتی ترکە ئەڵبەت ریچارد داوکینز خۆی زۆر لە ئاکار نادا و پێشنیازیش دەکا کە کتێبەکەی بۆ مۆزوعی پرسی ئاکار بەکار نەهێن لێ ئاکاری مرۆڤ بەڵام بەرحەڵ ئەمەی کردووە کە پیشانی بکە ئێمە لە بنچینەی ترین حاڵەتە کە جینە لەوێوە کە فەرمانڕەوایی لەسەر هەڵسوکەوتەکانمانەکرێ ینی بڵین ڕفتاری مرۆڤ ڕفتاری حیواناتی تر بە شێوازێک پاسایی بدرێتەوە هەمووتان نەزانن جین چییە بۆوانەیە کە لەوانەیە ئاشنای زۆریان نەبێ ئێمە لە ناو هەموو خانەکانمانە مولکولێکی زۆر بەناوبانگەیە بە ناوی DNA هەرچەند خەسڵەتی جینێتیک لە سەدەی 19ەمەوە بە کارەکانی مەندڵ و ئەمانە پێشترشان نەشت دۆزرا بووە بەس کارەکانی مەندڵ دەڵێن سەرەتایترین کارەکانە بەڵام لە سەدەی 20ەمە پەرەیسەن لە وەسەتەکانی DNA ئەناسی نەگوبوو DNA کە هەموو خستەکان بە هەم مولکولە ئەناسرا ئەو گەردە ناسرااو بوو بەڵام لە ساڵی 1952ە لەسەر پێشنیازی هەنێ لەکچەری فیزیایی گەورەی نەمسایی شرۆدینگەر چەندانە بایۆلۆجیست هەڵەستن بە توێژینەوە لەسەر DNA و پیشانیەدان کە هەموو لەسەر DNA هەموو خستەکانی مرۆڤ لەناو ئەم DNA هەموو خستەکانی گیانداران لەناو ئەم DNA پاشەکەوتەکرێ بە شێوەی سکوێنسە یان زنجیرەیەک لە ئەتۆم مولکولەکان کە ئەوانە ئیمپیانەن جین
طبعا هەموو جینۆمی مرۆڤ DNA نییە شتی تری شەیە بەڵام تۆ دادابنێت DNA هەڵگەری هەموو جینەکانی مرۆڤ لەناو ئێمە هەموو خستەکانمان لەلای ئەو جینانەوە کۆنتترۆلەکرێت ڕەنگی چاومان دەستمان پێمان هەموو ئەندامەکانمان کارکردنی ئەندامەکانمان ئەو جینانەیە کۆنتترۆلەکەن هەر کام لە ئێمە زۆر لە سیفەتەکانمان لە باوکمانەچێ یان لە دایکمانەچێ ئەم سیفەتانە چونکە ئەو جینانەی کە ئێمە هەمانە لە دایک و باوکمانەوە بەمان هاتووە و لە ئێمەشا دەرەکەوێتەوە کەوا بوو لێرە لە جیاتی ئەوەی کە بڵین ریچارد داوکینز بێنێ ئەم هەستی نەمری مرۆڤی بردەوە سەر ڕێشەیترین حاڵات کە هەموو بوونەوەرە زیندووەکان چین مەشینێکن ئەم مەشینە ئیشی چییە؟ ئەم جەستە ئیشی چییە؟ ئەم مەشێنە پارێزەری جینە و هەموو هەوڵەکانی بۆ ئەوەیە کە جینەکانی بپارێزێ ئێستا بە شێوەی پاراستنی مەشینەکە خۆی بێ یان بە شێوەی گواستنەوەی جینەکان بێ بۆ وەچەی داهاتوو یان بە شێوەی پاراستنی جینەکان بێت لە خزمەکانی ئێمە هەمومان کە بزانین کەسێ برامانە خوشکمانە یان خزممانە ئۆتۆماتیکی محەبەتێکمان بۆی دروستە بێ محەبەت لێرە ئیشەکەی چییە؟ محەبەت ئیشەکەی ئەوەیە کە ئەو ئیمتیازە ئەدا بەو کەسە کە ئێمە ینی بڵێن بە شێوازێک دەور ببینین لە پاراستنی ئەو مەشینەی کە ئەو جینانەی هەڵگرتووە کە لەگەڵ جینەکانی ئێمە هاوبەشیەکی یەکجار زۆری هەیە هەمووتان ینی ناڵم هەمووتان بەس بەعام ئەمە هەیە براو مناڵ بە یەک ڕادە خۆشەویستن ینی ئەمە لەناو کولتوری کوردیە بە تایبەت زۆر جێکەوتووە براو ینی برای گەورە سەیری برا بچووکەکەی و مناڵەکەی بە یەک چاوەکە ئەما گەور دیکەیتەوەی بزانی براکەت و مناڵەکەت بە یەک ڕادا هەڵگری جینی تۆن یعنی چ براکەت دەرباز بێ بۆنەوەی داهاتوو و چ مناڵەکەت دەرباز بێ بۆ چی داهاتوو بڵێ بە هەمان ڕادە بەختی پاراستنی جینەکانی تۆ ینی بڵێن پارێزراوە ینی بەم شێوازە تۆ ئەتوانی جینەکانت بۆنەوەی داهاتوو بگوازیتەوە هەموو شتەکانی ترش ئەمە ئەتوانین هەموو هەڵسو کەوتەکانی مرۆڤ درۆ نەکردن ینی ئەوەی کە درۆ ئەخلاق هەموو ئەمانە ینی بڵێن دزی هەموو ئەمانە ئەتوانین لە چوارچێوەی جینی خۆپەرستە لێکدانەوەی بۆ بکەین کە هەمووی بە شێوازی ئەگەڕێتەوە سەر پاراستنی جینەکانی ئێمە یا تەنانەت مۆزوعێ بە ناوی ناموسپەرستی ئەمە تەنها لە مرۆڤ نییە لە حەیواناتیشا هەیە و زۆرتر نێرەکاننەوە زۆرتر نێرە ئێستا چ نێری مرۆڤ بێ چ نێری حیوانەکانی تر لەگەڵ نێرەکانی ترا بە شەڕ دێ هۆکارەکەی تەنها یەک شتە ئەیەوێت دڵنیا بێ ئەو مێیەی کە هەڵگری بێچووە دڵنیا بێ هەڵگری جینەکانی ئەوە جینی تری هەڵ نەگرتووە جینەکانی بۆ وەچەی داهاتوو ئەگوازرێتەوە بەڵام مێ چونکە خۆی دڵنیایە کە ئەوەی بێچووی کە هەڵی گرتووە 150 جینەکانی خۆیەتی 150 لە شوێنێکی ترەواتوە گرنگ نییە داکاتوە مێ زۆرتر لێرەدا ئەگەر هینی هەبێ یعنی بڵێن شێوازێ لە ناموسپەرستیان ئەوەی کە لە کوردیا پیاڵان شەرەفەی بێ ئەوەیە کە ئەیەوێت دڵنیا بێ پیاوێکی بەهێز هەیە نێرێکی بەهێز هەیە یا بڵێن پیاوێکی بەهێز هەیە بەعام حیواناتی شەرەوە کە ئەتوانێت لە گەورەکردنی بێچووەکە یارمەتی بە و ئەمە مێیەکی تر نایبا بۆ خۆی چونکە مێ لەگەڵ نێرە یەک جیاوازی گەوری هەیە نێر ئەتوانێت لە ماوەیەکی کەمە کۆمەڵێکی زۆر نێرەتوانێت لەماوەیەکی زۆر کەمان کۆمەڵێکی زۆر مێ بڵێن ئاوس بکە ئەنی ئەمە هیچ کێشی نییە لەمە لە کوانتیتیان نێر هیچ کێشیەکی نییە بەڵام مێ لە کوانتیتە کێشی هەیە چونکە بێ بێچوو هەڵگرێ ئێستا مرۆڤ بێ ئەبێت 9 مانگ هەڵیگرێ دوایەوە بێ شیری باتێ وزێتی یەکجار زۆر ئەوێ سەر بکە بەڵام نێر ئەو ئینەی نییە و ئەوەیە بۆ پاراستنی نێر بۆ پاراستنی ئینەکانی خۆی
بڵێن جینەکانی خۆی ئیستراتیژیەکەی بریتە لە خستنەوەی زۆرترین وەچە چونکە پێکرێ ئەگەر مەجال هەبێ پێکرێ بەڵام چونکە مەجای ئەوەی نییە ئەو ئەیەوێ هیچ گرنگی زۆرتر بە کوالیتیەدا ینی ئەوەی گرنگە بەلایەوە کوالیتیەکەی ئەو بێچووی کە هەڵی گرتووە ئەو هینەی کە هەڵی گرتووە ئەبێ ئەو دڵنیا بێ لەوەی کە ئەمە زیندووە مێنێتەوە پێ ئەگە و ئەوش ئەتوانێت زاوزێ بکە و بەم شێوازە خەسڵەتەکانی خۆی بۆ وەچەی داهاتوو ئەگوازێتەوە هەرێرا ینی بڵین شتەکان بەم شێوازەیە ینی بڵین ئەمە سەرچاوی ئەو شتەیە کە پێڵێن ناموسە شەرەفەچێکە بریتە لە جینی خۆپەرستی نێر شتێکیکە نییە بریتە لە جینی خۆپەرستی نێر بۆ گواستنەوەی ینی بۆ پاراستنی جینەکانی نمونە گەلێکی زۆر هەن لەسەر ئەم مەوزوعی جینی خۆپەرست من پێشەوە بێم بۆ ئێرە بتم باسی چی بکەم باسی چینەکەم دانیشتم وتارێکم نووسی وتارێکی تقریبا 1400 و دوایی لەسەر ئەم هینە لەگەڵ ئەم ڤیدۆال بڵێن لە پێجی دابڕان دایە بەزێنم بۆ ئەوانەی کە ئەیانەوێ بەگشتی لە هینەکە تێبگەن کە بە چ شێوازێکە بەڵام بۆ بزانی کە جینی خۆپەرست بە چ مۆزوعێگەنی بە تەواوەتی چ مۆزوعەکە کتێبەکەی ریچارد داوکینز لە داهاتوویەکی نزیکە بڵاو بێتەوە ئەم پاراستنی جینی خۆپەرستە یعنی هەر بە شێوازێک ئەگەڕێتەوە بۆ سەر هەمان مەوزوعی ئێمە کە نەمریەکەیە و ترسە لە مردن کە لە هەمان کاتە ئەو ترس لە مردنە سەرچاوی ینی دەسەڵاتی ئاینە ینی ئەو بە ترس لە مردن ئەتوانێت مرۆڤ کۆنتترۆل بکە و بۆ شێوازە کە خۆی ئەوێ بەکاری بێنێ بەڵام لە هەمان کاتیشە ئەخلاقێک بەکارێنێ کە ئەخلاقەکە لە ڕیشەیە لە ناو خودی هینایە ینی تیۆری پەرسەندنی داروینایە بۆچی مەسەلەن بڵێن هین درۆ هینا چونکە درۆکردن ئەگە دەرکەوێت کەسێک درۆکە سیقە لە دەستەدا کە سیقەی لە دەستدا ئەگەری گواستنەوەی جینەکانی بۆ وەچەی داهاتوو کەمترەبێت چکە کەسێکە درۆکە بەسی چییە؟ مەبەستەوەی کەسی هەڵخەڵەتێنێ مەبەستەوەی کەسی هەڵخەڵەتێنێ مانای ئەوەیە کە ئەیەوێ جینەکانی خۆی بپارێزێ بەختی زاوزی خۆی بەرز کاتەوە و جینەکانی خۆی بپارێزێ و بگوازێتەوە بۆ نەوەی داهاتوو یا مەسەلەن دزیکردن بۆچی لەوانەیە لە مجتەمەعێکە کە لەم کتێبە زۆر جارە قساکرد لەوانەیە لە مجتەمەعێکە درۆکردن زۆر باو بوو بێ بەڵام ئۆتۆماتیکی ئەوانەی کە زۆر درۆکەن بەختی گواستنەوەی وەچەکانیان لە ماوەیەکە بۆ نەوەی جینەکانیان بۆ وەچەی داهاتوو کەمترە بێ داعەبەزێ و ئۆتۆماتیکی سروشت ئەیان سڕێتەوە ئەو میەیانەی کە بڵێن هینیان لەسەر نێر نییە غیرەیان لەسەر نێر نییە احتیمالی ئەوەی کە بتوانن نێرێکی بەهێز بۆ خۆیان کۆنتترۆلکەن کە یارمەتیان با لە گواستنەوەی جینەکانیان بۆ وەچەی داهاتوو ئەوە کەمە بێتەوە ینی ئۆتۆماتیکی لەم فترەیەکە جینی ئەو ژنانە ئەو میانە ئەسڕێتەوە و ئەو میانە ئەمێننەوە کە بڵێن غیرەیان لەسەر نێر هەیە و ئەتوانن نێرێک داگیرکەنی ئەو جینە پارێزراوە بێ و لە هەمان کاتیشە بۆ نێرەکەیش بە هەمان شێوازە ئەمە بەم شێوازە ئەتوانین نمونەگەلێکی یەکجار زۆر لێرا باس بکەین بەڵام بۆ مێشکەوە نێشێنم بۆ لە هەمان کاتیشە دەرفەتەوە بێت زیاتر گفتوگۆ بکەین من لێرە کۆتایی پێهێنم بۆ ئەوانەی کە حەزیان لێیە ینی زیاتر بخوێنەوە وتارە دابەزێنم دوایی وە کتێبەکەی ریچارد داوکینزیش بڵاو بێت سپاس دەکەین کە لە کاتی خۆتدا تەواو بووی
هیوادارم بتوانین گفتوگۆیەکی تێر و تەسەلی لەبارەوە بکەین. ئەگەر ئامادەبی بەڕێزان بەشدار بن سپاس دەکەین. کات ڕزگار فەرمووی. دەست خۆش لە باوە ساجان ناوەتێکی گەورە پرێزی زانستی بوو. من دوو پرسیارم هەیە بە زەحمەت. یەکەمیان لەناو جینی کۆپەرسا کە باز لە دۆزینەوەی بەهێز یان دەستنیشانکردنی بەهێزەکەی بەهێز مەبەستە لە چییە؟ ئەهێن لە چ گروپێکەوە بەهێز بێت؟ ئەنی مەبەست بۆ ئەو نێروونەکان. بەڵێ بۆ نێروونەکە. ئەمە یەک دوو مەترسیەکانی بەردەم جینی کۆپەرس چین؟ خۆ مەترسیانە چین کە لە بەردەم زۆر سپاس. مەسەلەن بۆ نمونە بەهێز بەپێی بارودۆخە گۆڕێ. بۆ نمونە لە سەردەمێکە بەهێزە و کەسە بوو کە سوارچاکی چاک بوو، وانی بڵێن شەڕی چاکیە کرد، بەس ئێستا لەوانەیە بەهێز بڵێن مەلایە بێ، ینی بەپێی بارودۆخی مجتەمەعەکە، بەپێی بارودۆخی مجتەمەعەکە. ینی مەسەلەن ئەگەر تۆ کۆمەڵگەکەت زۆر بەربەڕی سەرەتایی بێ، دەبەن بەهێزەرە و بەهێزە جەستەیەکەیە. بەڵام ئەگەر کۆمەڵگەکە زۆر پێشکەوتوو بێ، بەهێزی فکریە. ینی ئەو کەسەیە کە بڵێن ئەو مجتەمەعەکە کە ڕێزی فکری گرت، ڕێزی علمی ڕێزی هینیگر، ئەو کەسەیەنی کە هەڵگری ئەو شتەن بەهێز، ئۆتۆماتیکی بەهێز. و تەبعاً ئەوانە بەختی زاوزیان بەرزترە بێتەوە. ینی بەپێی مجتەمەعەکە بەهێز لێرە ئەگوزێرە. ئەوەیە کە ئەو دەسەڵاتی هەیە، ئەو توانایی هەیە کە ئەتوانێ ئەگەر لەگەڵ مێیەکە جوود بێ، بڵێن بتوانێ بێچۆکەی بپارێزیە، گەورەی بکە، و ئەو بەختی زاوزی بەرزترە. ئەوەی کە ئێمە لە سەبارەت بە جینی خۆپەرستی ئێمە، ئەوەی کە ئەو مەترسیانەی کە لە بەردەمیایەتی، تەبعاً ئەگەر لە ڕیشەوە کە سەیری بکەین، جینی خۆپەرست بە شێوازە جینی لە خۆبردووشە. یعنی لێرە مرۆڤ تۆزێک هینێکی جیاوازیەکی گەورەی هەیە لەگەڵ حیواناتی ترە، تەنها هەڵگەری جینی خۆپەرست نییە. شتێکی تریش هەیە بە ناوی مێمی خۆپەرست کە من ئاماژەم پێ نەکرەوە لە کتێبەکە ساداکیزە یەک چاپتەر زیاتری باسی مێمی خۆپەرستەکە. مێم چییە؟ مێم خسڵەتەکانی ئێمەیە، ینی بڵێن توانایەکانی ئێمەیە. ینی مەسەلەن شیعرێک، گۆرانیەک، ئەمانە مێمن. ینی مەسەلەن گۆرانەکانی حەسەن زیرەک مێمی حەسەن زیرەکن. حەسەن زیرەک کەمترین بەختی گواستنەوەی جینیە، بۆچەند کچی دوو بناڵی هەیە، بەڵام بەختترین گواستنەوەی جینی هەبوو، بەڵام ینی بڵێن بەرزترین بەختی گواستنەوەی مێمی لە ناو مجتەمەعی کوردیە هەبوو. ئەگەر سیفەت کەیت تماشاکەی مێمەکانیش وەک جینەکان گۆڕانکاریان بەسەراتی، جینەکان تماشاکە گۆڕانکاریان بەسەراتی، بەس گۆڕانکاریەکە هەنە جار هێواش، هەنە جار تونە، بەس بە گشتی جین گۆڕانکاری بەسەراتی، مێمیش گۆڕانکاری بەسەراتی. ینی مەسەلەن تۆ تماشاکەی گۆرانیەک کە لە پەنجەکانە وتراوە، تەنانەت ئەگەر تۆماریش نەکرابێ، بەرەبەرە کە دەم بەدەم دێ، وشەی لە زیاکێ، وشەی لێ کەمەکرێ، شتی لێ زیابێ، ینی بەبێ ینی خۆی ئۆتۆماتیکی هەنێ گۆڕانکاری بەسەرا دێ ئەگۆڕێ. تەنانەت ئەمە بەزەقی لە سرودی ئەیڕەقیبە هەیە. ینی هەنێ شیعری ناڵێن، هەنێ وشەی ناڵێن، هەنێ هینی ناڵێن، ینی بەرەبەرە گۆڕانکاریەکە خەریکە جێگیر دەبێت. ینی شتێکیش بەنێ بنێ مێمی خۆپەرست. ینی مەسنەوەی مرۆڤ، ینی کە تۆ زاوزێ و نەکرد، جینەکان ئامرێ، هیچ مەجالی تیان نییە. تۆ بەختی ئەوەت نییە کە جینەکانە بەگواچی تۆ بوونەوەی داهاتوو. بەڵام تۆ زاوزێ ناکەی، بەختی زاوزیەکە لە چیترا سەرفەکەی؟ گاندی لە چیا سەرفی کرد؟ گاندی مناڵی شێ بوو. بەڵام مەسەلەن لە چیا سەرفی کرد؟ لەوا سەرفی کرد کە بڵێن لە بەختی مانەوەی مێمەکانە سەرفی کرد. ینی گاندی بووە بە کەسێک کە ئێمە بەردەوام ناویهێنین، و کەسە نەمردووە، هەیە لەگەڵ ماناژی، بەختی گواستنەوەی مێمەکەی بەرز کردوێتەوە. یان مەسەلەن تۆ بالفەرز بڵێن بەختی زاوزێت نییە، بە هەر هۆکارە، بەڵام لەم لادێتی گرنگیە دەی بە برازاکانت، بە خوشکە زاکانت. بۆچی؟ ینی بەختی گواستنەوەی جینەکانت لەوانە هەیە بۆ وەچەی داهاتوو. ینی بەم شێوازە تۆ توانێنی بڵێن ئەوەی کە و مەترسیەکە لەسەر جینی خۆپەرستەیە بەو شێوازێ.
ئەوتە هەنە مەترسی تریشەیە ینی مەسەلەن باشاکەی هەرە شتانی کە مەسەلەن لە ئەخلاقی مرۆڤ هەیە بڵێن ئاژەڵێکە دزی بکە ئاژەڵێکە فێڵ بکە بەختی زاوزێ دێتە خوارەوە کە بەختی زاوزێ هاتە خوارەوە چونکە لای ئاژەڵەکانی ترەوە دوورە خرێتەوە لە ئاژەڵەکانی ترەوە دوورە خرێتەوە ئەوە بەخشی زاوزی دێتە خوارەوە بەڵ زیاتە خوارەوە ئی مەترسی لەسەر جینەکەی دروستە بێت ئەنا مرۆڤی شەهراوە زۆر سپاس نازانم بەڵام گەیشتیان سپاس دەکەین دکتۆر شەرکۆ فەرموو ڕاستی دڵپیز خۆی کە ئەو ناونیشانەی هەڵ جاردوانی باتر لە ڕێکلامە کە زین هینی نییە خۆشی نییە تاکو خۆپەرست یان خۆپەرستە زین کۆمەڵێک جزئیاتی پرۆتینی خۆدەناڵی باشتر دەبێت بۆ هەر ئەبێ خۆپەرستی بێت هەر ئەبێ کار بۆ ئەو کار کە بەردەوام بێت هاوچەشتی خۆی بستن ئەو مصطلح أخلاقية للوزينة نابودة كان من نعم لسنتك وقع بحث لسنتك كيف شدان كذا باش يجزو جيني بو أم موضوعا كان أنا بس يواك مثلا جيني نمر يعني مثلا يك إن كان كون أبانا كهبو جيني نمر هو هربا يعني خوشيان أو أبو كمثلا أو نوانا لكتيب تراها بو باش يوازي جتنا بو ما هو يستبيان شتێکی تایبەت بەخۆیان بێنە ئاراوە ینی ئەم زۆرتر ئەم شتەی شەیە یان هەر لە جینە کورت نابێت خۆت فەرمووت ئێستا توانای ئەوەی هەیە کە کەلتوری دروستکرد کە کەلتور زادەی مێشتەوە مێشتی زادەی جینەکانە کەلتور ئەو شوکارەی کە پێوتێمێن زۆر ئینسانیانەتر بەکارهێنرێت و زۆر وا ئەتوانکە بەکار بهێنرێت کە زاڵێ بەسەر ئەو سوتەکە ناوخوازانەی کە لە ئینسانیان لە گەوەرکاری ترایە یعنی ئینسان توانای ئەوەی هەیە کە ڕاستە جین دروستی کردووە بەڵام کەلتور دەتوانێت زاڵی کە بەسەر جینە خۆپەرستەکان ئایا هەر پرسیارەوە ئایا هەر پێویستە ژیان بە شێوەی جیناتە بێداتر هەر ئەو مۆلیکولارە بێ یان کەمێ لە ئەستەرەیەکی ترا لە هەسارەیەکی ترا ژیان بە شێوەیەکی تر بێت وەرنە زۆرێکی تری ژیان هەبێت کە لە بەرەتی کاربۆن سیلیکۆن بێت وەکو باسێت ئەو وەختە پەیوەندی ئەم ئینسانی ئێرە بۆ شێوەژیانی ئەو سەرەوە چی بێت سپاس هەر لەو کتێبەر سادانجیسە قسەیەکی زۆر خۆشەیە ئەڵێ ئەگەر شاید لە پرسیارێکی واوە ئەوەی هێنە هەنووسی بێت ئەگەر بوونەوەری لە دەرەوەی زەویەوە ڕێکەوێتە زەوی یەکەم شت پرسیارەکە ئەم مەوجودانە ئایا پەرەسەندن یا ئەڤولوشنیان دۆزیوەتەوە ئایا لە ئەڤولوشن تێگەیشتوون جین طبعا بەرهەمی چییە بەرهەمی ئەڤولوشنی مولکولەکانە مولکولەکان کە بڵێن لە شلەی سەرەتاییە شلەی سەرەتایی کە هەموو سەر زەوی بە شلەیەکی سەرەتایی داگیر کرابوو لە چەند ملیار ساڵەوە پێش لەوێ هەنێ لە مولکولەکان پێکەوە ئاگیرسێنەوە و مولکولی گەورەتر دروستەکەن وام مولکولانە هەنێکیان بەختی ئەوەیان هەیە خۆیان دووپات بکەنەوە ئەو خۆ دووپاتکردنەوەیە ئەمە یەکێ لە جیاوازیەکانی بوونەوەری زیندوو و نازیندوو نەکەم و جیاوازەکان بەس یەکێ لە جیاوازیەکانی ئەوەیە کە خۆی دووپات دەکاتەوە بەڵام خۆ دووپاتکردنەوە بەس نییە بۆەوە تەنەوع یا جۆرا جۆری دروست بێ ئەبێ حتمما خۆ دووپاتکردنەوەکان ئیرۆرێکی تێکەوێت ینی 100% خۆیان نەبن ئەم جینانەی کە ئێمەشێنی بڵێن هەر بوونەوەرێکی دروست کردووە لە مرۆڤەوە تاکاتە کرمێ تاکاتە باکتریایە ئەمە بەرهەمی
ئەم مولکیولانەیە لە نزمترین هینەوە ینی بڵێن لە کەمترین حاڵەتەوە هەل لەوێش ئەوە بەپێی نەچرال سلکشن هاتووە ینی ئەنواعی پێکاتی کیمیایی دروستە بێت کە ئەو پێکاتی کیمیانە بەهۆی ڕێگەی نەچرال سلکشن هەنێکیان هەڵە بژێردرێن گونجاوترینەکان هەڵە بژێردرێن و دەرباس ئەبن بۆ وەچەیەکی تر و بەرەبەرە ئەما بێ بە مەسەلەن مولکیولە وەکو دیێنەی هەنیمە بەستم جۆرێکی تری ژیانە کە جەنابەت فەرمووی طبعا ئەکرێ من نازانمانی فیلسوفەکانی زانست وەک سەرەوەکەن ئەکرێ مەسەلەن بڵێن ژیان بە سیلیکۆن بێ وەکە مەسە نمونە نەک بڵێن هەرچەند ئێمە خۆ دووپاتکەرەوەمان لەوانە نییە ینی بڵێن سێرف ڕپلیکەیتەر لە ناو سیلیکۆنەکانە بەس کۆمپیوتەرەکانتانە زۆر کار بکەن لاسایی بکەنەوە لاسایی یان ئەم شتەکە ئینتەرنێت ئەمانە اینی جیهانی سیلیکۆنن بەڵام ئێمە هێشتا وکوونێ نەمان بینیوە ینی ئەوە ڕووی نەداوە کە خۆ دووپاتکەرەوەیە تەنانەت بەسیترین ڤایرۆسی کۆمپیۆتێریش بە شەر دروستی کردووە لە خۆوە دروست نابێت خۆ گرنگترین شت ڤایرۆسە لێرە ڤایرۆس توانێت خۆی دووپاتکاتەوە لە ناو ژینگەکی خۆیە بەڵام تا ئێستا نەبینراوە لەناو تۆڕێکی بە ئاڵۆزی ئینتەرنێت هیچ ڤایرۆسێک نەبینراوە کە لە خۆ دروست بێ پرۆگرامێک سادەترین پرۆگرامە ڤایرۆس چییە؟ سادەترین پرۆگرامێکە کە چێتە ناو کۆمپیۆتێرەکان چێتە ناو ئامێرەکان و ئامێرەکان ناچارەکە بۆ شێوازی کە ئەو ئەیەوێ هیچ بکە وە کار ڤایرۆسش نەناو جەستەی مرۆڤ هەمان کارێکە ناو خانەکەەوە خانەکە ئیشە سروشتەکەی تێکە ئەو ئیشە بکە کە من نەمەوێ تا ئێستا شتیوا ڕووی نەیاوە کە ڤایرۆسێک لە خۆ دروست بوو بێ وەمێکە لە سەر سوورمانەکان و فەیلسوفانی زانست ئەما گەڕنەوە بۆ مۆزوعەکە هێشتا بەڕادی پێویست ئاڵۆز نییە چونکە یەکێک لەو هۆکارانی کە توانێت ژیان دروست بێ بەڕادی پێویست ئاڵۆز بێ ینی سەرپەبلیکەیتێ دروست بێ ئەبێ ئەو ژینگەیە بەڕادی پێویست ئاڵۆز بێ لەناو سادەیە هیچ شتێ نییە لەناو سادەیە هیچ شتێ نییە لە شوێنی ئاڵۆز و قەرباڵ تۆ بە دوای شتێکی جوانی گەوهرێکا بگەڕی نابێ ئالێرابۆی بگەڕی بچی لە ناو خۆڵ و تۆز و لەناو شوێنێکا بۆی بگەڕی کە بێزە نایە بچیتە ناوی زۆر جار لەوانە شتی جوانی تایە شتی گرنگی تایە ئەوە یەکان هێشتا بە شادی پێویست ئاڵۆز نییە بەڵام یەک شت لێرە زۆر گرنگی و شەوەیە ئێمە تەنها یەک جۆر ژیان ئەناسی ئەوم ژیانی خۆمان تەنها یەک گەردونە ناسین ئەویشم گەردونی خۆمان و ئەمە یەکێکە لە گەورەترین کێشەکانی زانست ئێمە ناتوانین مەسەلەن بڵێن مەسەلەن دێن تیۆریە بۆم گەردونە دانین تۆ مەسەلەن بڵێن لە چەند تاقیگا لەسەر مۆزوێ ئیشەکان ئەم تاقیگاگا بە نەتیجەیە ئەڵێ گەیشتم بەو ئەنجامە قسەکەی قبوڵە بەڵام ئەبێت تاقیگەیەکی تریش هەمان شت بکە لە چەند شوێن هەمان شت سەلمێ ئەم جاڕێن ئەم شتە بوو بە فاکتێکی زانستی بەڵام ئەگەر یەک شوێن بیکە یەک کەس بیکە هەر لە ژێر گومانەیە بێت دووبارە بکرێتەوە وەڵام ئێمە ناتوانین گەردون دووبارە بکەینەوە ئەم ژیانش کە هەمانە بەم شێوازێ نمونەی تریمان نەدیوە مەودای دووری ئێمە لە نزیکترین هەسێرە 4.2 ساڵی ڕووناکی یعنی ئەگەر ئێستا بمانەوە ڕێ بکەوین بە بەرزترین خێراییە کە ئێستا هەمانە لەوە دەستمانەیە 670,000 ساڵمانەوەی بۆ پێی بگەین کە ئەسێرەی ئەڵفا کۆنتروس ئێمە نازانین ئەزانین لە کۆمەڵی خۆران نییە بە شێوەی زاهیر ژیانێکی کە نییە لە هیچ هەسارەیەکیان نییە هەرچەند گریمانە کرێن لەوانەیە جۆرێ لە ژیان لە مانگەکانی مشتری یا مانگەکانی زوحال چکە لەویا هەستەکان هەنێ مانگی گەوری هەیە لەویا لە ژێر ڕووبەرەکەیانێ دەریا هەیە گریمانە کرێن لەوێ هەبێ بەڵام گریمانە زۆر شەگرا سەبارەت بە مارس بەڵام تا ئێستا هیچ ئاوی تیا دۆزرایەوە ئەو دۆزرایەوە ئەو پێکاتی ئاوی تێدایە زۆر شت دۆزرایەوە کاربۆن دیۆکساید هەیە شت هەیە ئەم شتانە هەیە بەڵام هیچ سێلف ڕپلیکەیتەرێک لەسەر یا ئاماژەیە بەبوونی سەر ڕپلیکەیتەر لە پێشتریشە لەسەر مارس تا ئێستاکانێک کە دوو دانە ڕۆبۆتی زۆر گرنگ لەم دە ساڵان نێردرایەکەوەی 2012 ئەمەی ئێستا کە لەوێک ئیشەکە تا ئێستا نەدۆزراوەتەوە
ئەگەر ژیانێکی وا هەبێ ئێمە نیمە ئێمە نموزەجەکەمان تەنها ئەمەیە و ئێمە لە زێهنی ئێمە ئەو بوونەوەرە زیندویش کە لە شوێنێکی ترە تەنها ئێمە توانین تەسەوری بکەین کە هەڵگری هەنێ لە سیفەتەکانی ئێمەیە ینی هەر بەو شێوازە دروست بووە هەرچەند لەوانەیە بڵێن کاربۆن نەبێ ئاو نەبێ مەسەلەن لە سیلیکۆن و شتەیەکی تر بێ بەڵام ئەوەی کە لە زێنمانە ئەو پرۆسی کە تاقیمان کردوێتەوە ئەیزانین هەر ئەو پرۆسەیە کە لەسەر زەویە شتێکمان پێشتر نایە مرۆڤ ئێستا لە تکەی گەشەکردنایە یان ئێستا لە سایەی مێمسەوە لە فترەی مناڵی گەشەکردنایە بە شێوەیەکی وا کە ئیتر بەژێر کۆنتڕۆڵی جین دەرەچێت کەلتور و زانست ئەو بەهایان دەگات کە پێویستە بۆ ژیانی داهاتوو ئێمە بۆچی بگەڕێت بۆ ئەوەی ئایا لە دووترین سارە ژیان هەیە ئایا ئەم میمانە ئەم یەکە کەلتوریانەی کە بەقەدەر جین تەسیری هەیە لەسەرمان وەزیاتریش بۆ بایەخ بەوە نەدەین جەنابەت لەگەڵ ئەوەی کە ئەوەکو خۆی ئەڵێت ئەم گەردونە سەعاتێکی نابینا دروستی کردووە یان ئەوەی کە بەشەریەت هەزاران ساڵە باوەڕی پێیەتی لە ڕووی دەبینێەوە پێی مرتاحە دروستکەیەک هەیە و ئینسان پێویستی بەوەیە کە حەزەتی خۆی بایان بەدوای شتێکان بکات کە مرتاحی کات کە بیخوێت نەگەڕێت بە دوای گومان خۆی ئەوەی کە ڕاست فەرمووی ئەوەی کە فەرمووتان هەسا هەر لەسەر زەوی و کاراکری ئایا ئێمە لەسەر لووتکاین یان لە چوین یارە هیچ نازانین ینی بڕە هەنێ شت هەیە هەنێ قساکرێ کە بەتایبەتەوە هاوکینگ زۆرە قسانەیەکەی کە ئەم هەزار ساڵە ئەم هەزار ساڵی کە دێ ینی زۆر شت گۆڕانکاری گەوری بەسەرادی و ئێستا ئێمە پەرەسەندن ئڤلیوشن کە بە ماوەی میلیۆنها و میلیاردها ساڵ ڕوویاوە ئێمە توانین سەریعتریکەین زۆر سەریعیکەین ئەم کارە ئێمە توانین دەستکاری جینەکان بکەین کە سروشت لە ماوەیەکی زۆر دوور و درێژە ئەم کاراکە بەڵام توان لە مختبەرە بیکەی بەڵام بە هەمان ڕادەکە ئەمە لەوانەیە سوود بەخش بێت کرێ زیان بەخش مەترسەکەی نازانین ئێمە بە شێوەی پۆزیتیڤیستی کە بیرەکەینەوە بەس بیر لە سوودەکانەکەینەوە ئایا دەستکاریکردنی ڤایرۆسێ لەوانەیە زۆر مەترسیدارتر بێ کە ینی مەترسیەکانی یەکجار زۆرتر بێ کە لەوە کە تۆ بتوانین کە ینی ئەوە کە ئەو گومانانە لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا بەتایبەت ترامپەی کرد تا ڕادەیەکیش جێ عەقڵ ڕێتیە چێ کە لەوانەیە لە مختبەرێکی هینە و کاریان کردبێ بازدانێکی جینێتیکیان ڕوویدا بێت لە ڤایرۆسەکە نەک ڤایرۆسەکان دروستکاری ناتوان دروستکەن بەڵام توانین دەستکاری بکەن کە بازدانێکی تیا ڕووبە و ئەو بازدانە بێ بەهۆی ئەوەوە کە لە کۆنتڕۆلیان ینی لە کۆنتڕۆلی علمی پزیشکی دەربچێ ئەمانە بەرحاڵ ئەمە هەیە ینی مەسەڵەن ئێستاکانی بەسەرەن لە هەر لەو باری سیلیکۆنی و ئەم جیهانی ئینتەرنێت و مێمەکان کە هەوڵێکی زۆر جدی هەیە بۆ ئەوە کۆمپیوتێرە زۆر ئاڵۆزەکان دروست بکەین کۆمپیوتێرە زۆر ئاڵۆزەکان ئەم کۆمپیوتێرانە نین کۆمپیوتێرێکن کە لەسەر قوانینی کوانتەم ئیشەکەن وەک چۆن جینەکانی ئێمە لەسەر قوانینی کوانتەم ئیشەکەن بازدانی جین تەنها بە فیزیای کوانتەم ئەکرێ وەڵام بدرێتەوە و ئەوە بووە بە سەرچاوی سەرەتایەک کە ئێستا کۆمەڵێکی زۆر لە فیزیا دەرەجەیەکانی دنیا وەکو کەسانە وەک جیمەل خەلیلی وەمانە ڕووبکەنەوە بوارەوە فیلدە دروست بووە بە ناوی کوانتەم بایۆلۆجی کە خۆم چەند مەقالەیەکم لەویا بڵاو کردوێتەوە ینی لەویا ئیشەکەم جا ئەمە لێرە ینی بڵێن لە مۆزوعی کوانتەم کۆمپیوتێرە ئەو ئومێدە هەیە کە کوانتەم کۆمپیوتێر بتوانێت جیهانی دیجیتالیمان هێندە ئاڵۆز بکە کە ئیتر کۆمپیوتێرەکان خۆیان ببن بە خاوەنی خۆیان ینی هەر ئەو شتێک کە لە فیلمە ترسناکە و خەیاڵیەکانە هەیە کە لە کۆنتڕۆلی مرۆڤ دەرج خۆیان بڕیار ئەدەن خۆیان نەکەن
يعني أم شتانا أما هيا يعني أم اتجاهنا هموي إيش هي بس الساعات شي باو ساعات شي نابينا يك دكتور زور خوش باش ساعات شي نابينا هميشه زانست للوتككيا بدوي خواقر يعني مدير دروسك ابو قردون للوتككيا مثلا يسكاني او تصوري كلا قردون يك كمبيوترك لا صدقاني ناوراستا كوتي صدقاني ناوراستا وانا صدق اجدو مسومانا تصوري كلا قردون ابو سعاده چونکە السعاد بە شێوەی ئۆتۆماتیکی ئیشێ کرد لەو سەردەما پشت ئەسوور بوون بە فەلسەفەیە بە ناوی دێتەرمینیزمی زانستی کە هەموو شتێ وەک سەعات دیاری کراوە ئەو سەعاتی نابینایە ئەوە قسەی هینایی کتێبێکی ڕیچارد داوکینزە کە یعنی بە شێوازێ دێنێ باسی ئەوەکە کە ئەو ڕێک و پێکیە نییە ئەو ناسە نەزمەگایە بەس ئەو نەزمە وەکو ساعات نییە زۆر ئاڵۆست لەنەوە وەکوای کوێرە ساعتەکەی کرد یعنی ساعتێکە نابینە دەستی وەرە قوربانەوە ئەمەش ئادەبە مێمە باسی مێمە لەسەر دوو ئاراستا ئەو قسەی مامۆستا شێکۆ دکتۆر شێکۆ وتی ئەو مێمانە مێمە کولتوریانە چۆن بۆ تەمایە ئەوەی کە سەرمایە ڕەمزی دروستکەن يعني ولا خدمتي من الولايات نبوة وميمانا مثلا حاكم لا خدمتي عدالة نبوة وليد صلاتك وبالتوا شيخ لا خدمتي دين نبوة وليد صلاتك وبالتوا سلمايا رمزية حتى علماء شي قلتوا حتى مختبرات قلتوا يستم مختبر كان بناوي زانيني زانستيوا وكو حركة تبشيري او انا دعم كريم باروردغنو او موجيشتيا لسه مسألة ام حسالي امتيريان ام قردوني ماتيريام بشارك لي وزنا اوي ك كوانتوم ميكانيك ما وازا كوانتوم دبل كوانتوم ميكانيك ويدي زاني دبي ميكي بواقع او منطقي خوما كي يستا تيادا جينيبو بيس حواسي كي ايش كده كي جوزا لما قلت لي كأم دمليار استيري كي مدي بين ناري هي وكودي هي ولهمو سي هتاوي مداري هي وحسارەکانی دەسوڕێتەوە زۆر جاران وا تەسەوڕ دەکرێت کە وەکو مێرولەکانی باخچەی ماڵەکەی من ئێستا لە باخچەی ماڵەکەی من لە بەکرەدۆی تاڵدا مێرولە هەیە ئەم مێرولەیە بە هیچ شێوەیە نە خێرایی ئەوەی هەیە نە توانای ئەوەی هەیە نە تەمەنی ئەوەشی هەیە بزانێت لە کانی کوردە مێرولەی تر هەیە یعنی نە تەمەنەکە ڕێگەی پێدا نە میکانیزمەکەی خێرایی برای جنابت ام لوجيكي اتنوي هي مني هي ليزبورا كصراعي من الملاني اللي شايناه بيدواي اما اوكم الله ميرولين كنا خيرنا توانا من هي نا او بيس حواسي ارمتي ماندا ونا او سرعش من هي كبزاني ميروليت اللي قرشت لها شتێک ئێمە هەر لە دیبی خۆمان پرسیارەکە توانین بە شێوازێکی کە بکەین ئەگەر خەڵکانێکی تر لە ئێمە زیرەکتر هەن لەم گردوونە بۆ پەیوەندیمان پێوە ناکەن ئەوەی فریوە بۆ پەیوەندیمان ئەوە ئێمە توانامان نییە ئەوان چی يعني مثلا اول ريشارد هنا ستيفن هاوكينغ صالح يان زور سرتاي یان زۆر سەرەتایی یان زۆر پێشکەوتون کە ئێمە بە شایانی ئەوە نابێن هەر پەیوەندیمان پێ بکەن و ئەگەر تۆزێکیش لە ئێمە باشتر بنیانی بڵێن کە بتوانین پەیوەندی بۆ بکەن هەنی حتمما ئێمە باشترن ئەگەر هاوتای ئێمە بن بڕێ باشتر و زۆر مەترسیدارە پەیوەندیمان پێ بکەن ڕێک ئوروپیەکان چیان کرد بە خەڵکی ئەمریکا کاتێککە پەڕینەوە بۆ ئەوان جواب ئێمەکەن کەسە بە شایانی ئەومان نابین لە کتێبەکەیەک بڕە کتێبە چیرۆکە ینی بوونەوەرە فەزایەکان دێن زەوی داگیرەکەن ئەو وەختەکانی کۆمەڵێک خەڵکی ئەوڵ مێشکەن سەرەتا هەموو کۆنتترۆڵەکەن ینی بڵێن بە شێوازی عاتیفەیەکی سیر مێشکەن هەموو کۆنتترۆڵەکەن ئەمجار کۆمەڵێکیان هەڵە بژێرن هەنخەنە شوێنێکی تایبەتیەوە چکۆن پێویستیان ئەوان
بە ئۆکسیژن ناژیان بە مادەیەکی ترە ژیان بەشە لە زەویان بۆ جیاکردنەوە بە ئۆکسیژن و ئەمانە کە بیان خەنە ئەو ناوە وەکو ئەچواریوە مێوان لێ بمێننەوە زەوی بگۆڕن وای لێ بکەن کە بەکەرچی خۆیان بینەک ئەوان ینی ئەو شتانە هەیە ینی بەڕاستی ئەوان بۆچی پەیوەندی بێمەوە ناکەن ینی ئەگەر تماشاکەن نزیکترین ئەگەر هەستێرەیە 100,000 ینی بڵێن 100 میلیۆن ساڵەوە پێش ئایستا حالیان سەیری ئێمە بکە ئێمە نابینێ ئەو دانیاسۆرەکانە بینێ ئەنی فەرزکە شارچانێکی زۆر پێشکەوتوو هەیە هەر ئێستا بڕیاری داوە پەیوەندی بێمەوە بکەی ئێمە زەویەکی بینیوە ئەوێ پەیوەندی پێوە بکە ینی کامێرای داناوتوزان تەلسکۆپی داناو فڵان 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 سەیری زەویەکە ئەوەی کە بینێت دانیاسۆرەکانە حالیان دانیاسۆرەکانی ئێمە ناکەین وەک چۆن ئێمە ئایسەکانە سەیری خۆر بکەین 8 دقیقە لەوە پێشێ بینین ئێستی نابینین چکە ڕووناکی خسخۆ ڕووناکی خێراکی سنووردارەوە ئێمە بە بەرزتر لە خێرای ڕووناکیش ناتوانین هیچ زانیاریە بنێرین یا هیچ زانیاریە وەرگین ئەمە یاسایەکی گردونیە منە هیچ مەجالێکی تیان نیە ئەو خێرای ڕووناکیە هیچ مەجالێکی تیان نیە چونکە ئەگەر وانە بێ ینی ژیانمانێت وا نابێن ما ببین شێوازێکی تر ئمە شتەیەکی تر ئەو منزومەی کە بڵێن ئالبەرت ئاینشتاین بەلای نسبیە دای مەزرانەوە لەسەر واقعی ژیانی ئێمەیە ئەگەر ئەمانە وانە بێ بە شێوازێکی ترە بینێنی وا نابێ ژیان وا نابێ شتێکی تر قوربان دەرەڵمان هاتی تاویشتی بە وڵاتێکردنەوەی جوان دەست خۆشیدێکنی بە بەڵام پێم خۆشە لە سەرەتا وەکە دەرکرد بێ لەو بیرەکانی بەڕێستا کەمێک گفتوگۆ بکەم و هەیەک پرسیارم بەدەست بووە لەوەی کاکتۆر شێتۆ فەرموویشە لەو نێوان هەردووکانە پرسیارەکەم بەڕێزی لە دەست پێکا لە سەرەتا و باسی مرۆڤ و گیاندارێت کرد مرۆڤ و ئاژەڵ دوو بوونەوە لە هەردووکیان پرسیارندا دروستە نازانین بەشتان نازانین ینی لەسەر ئاژەڵان نازانین ئەوەی جوانی کە لە زانستا هاتووە کولتوری ئاژەڵان لە ساڵی 1930ەوە دواتر 45 دواتر 60 بە تاقیکردنەوەی مەیدانی تاقیکردنەوە لەسەر مرۆڤ و ئاژەڵ کراوە گیانداری کرد بۆ مەیمونە دۆلفینە تووتی ئەمانەی کە شتێکیان بۆ دەرکەوتوو کە پێوی دیپای دانیش مشتی مرۆڤ هەیە لە مشتی ئەوانی ترانی و سەبارەت بە جینەکەی بەڕێز باست کرد جین بۆ ئاژەڵانی کرد ئەمە ئەنجامەوە ئەمرێرە بۆ ئاژەڵانی کرد جین لەناو مشتێنە تۆمان واتە وەکو مامۆستای گەورەش باسی مرۆڤەی کرد مێر لە جین لە ناویانە نەوە دوای نەوە وازێتەوە واتە گۆڕانکاریان تیانە بەڵام مرۆڤ وەکوی بەڕێزی فەرموو دەسەڵاتت بۆ ئێمە دەسەڵات بۆ مرۆڤ نییە وەکوی کاکتۆر فەرموو باسی کولتوری بەڵام پرسیارەکەی لەنەمێ نمونە هەیە من ناچمە ناو ئاینەوە لە ئاینە کۆمەڵێک نمونەت هەیە کە باسی جینت بۆوەکە بۆ نمونە باسی ئادەمت بۆوەکە ئادەم بوو قوریە بۆمان ئاشان قابیل و هابیل بۆ لە تەوڕات ئینجا دینجیدا باسێکە قابیل و هابیل هەمووی دوو جین جینی قابیل جیاوازە لە جینی هابیل جینی قابیل هەمان ئەو جینەی ئادەمە کە بۆ هەڵبژاردننی کرد بە زمانی ئەمڕۆی بە زمانی ئەمڕۆی بە زمانی ئەمڕۆی بەکاریگەری ئەو باسانەی بەڕێز کرد هەمان ئەو جیلە ئەو شتی دووبارە کردەوە هەڵبژاردننی هەڵە بوو هەڵبژاردننی هەڵە لەو کوشتنی بەرد بەڵام هابیل ئەو تاکە بوو کە پێت دەڵێ توانێت جینەکان بوەسێن جینی هەڵە هەیە کە دوازدێتەوە بەڵام تۆ توانی بیوەسێت وان لە ئاینە باسی بوونەوەرەکان بۆەوە کە باسی سێ جۆر بوونەوەرەکان کورتی کەمەوە دەرفەتی ئەم بەڕێزانەش هەیە سێ جۆر بوونەوەرە بۆ باسەکان نوێکی سوود وەرگرتنەوە بۆ قەناعەت باسی ناکەم وەکوی بەڕێز باسی سێ جۆر بوونەوەر هەیە لەگەڵ من و توانژی بە پێی ڕای ئاینی ئەکتێ ڕامان پێینە لێیان هەشتێت وە لە تەوڕات لە ئینجیل و لە ئاینەکانی تریشا باس دەکەن ئەو سێ جۆر بوونەوەریان مرۆڤ مرۆڤ خاوەنی خۆی خاوەنی کۆنتڕۆلی خۆی وە لە دڵ و لە ئاخری هاتوو دوو بوونەوەری تر هەیە یەکیان لە ئاگر یەکیان لە نور پێ هاتەوەی کە باسەکەی ئاگر ئەوەی جوونەکە و شەیتان نوریش ئەوەیە کە کۆتایەکەی تاریکی نییە هەر ڕۆژێ بەڵام ئاگر کە سووتانی کۆتایەکەی بووکە من لێرەوە ئەگەر پراگماتیکانە وشەکە بڵێم ئەگەر ئەم سێ ڕێگات تەماشاکەی لەوە ئارسێ جۆر ڕێگەکەمان لێن کە ڕێگەی ڕێگایەکەوەی باسی کرد ئایدۆلۆژیە ئەڕۆی لەسەری زۆر جار ئاخرەکەی دووکە ڕۆشنایی سەرتا گەرمە وزەیە بەڵام تەکنۆلۆژیا زۆر جار پێنجۆن لەسەری بڕۆی فەوزا و کۆمەڵێک کوشتاردە و کۆمەکوژی بۆ دروست دەکات کۆتاشت کە کورتی کەمەوەکەوەی بەڕێزی باسی کرد باسی
جینەکانت کرد وا هەست دەکەم ئەو جینانی کە بەڕێز ئێستا لە زانستیە لە نیو ساینسا تازەتریشت پێشکەوتوتریشت کە چاوی لێ بکەنەوە پێنج ئەسمانێت زانستەکان و کۆمپیوتەر و پزیشکی ئەوانە چیمان بۆڕن بۆ نمونە هەستی بینین تۆ فراوانە لێرەوە دەکەن ئەمریکان هەستی بینینت فراوانە هەستی وردبوونەوەت کە بە چاوێکی فراوانە کۆتاشت کە زیاتر کاتەگرێت پرسیارەکە ئەوەیە کە پرسیاری هەیە وەم پرسیارە بۆ ناسای ژنێراوانی لەگەڵ ئەوانش بینم کردووە بۆ منش پرسیارەکە خۆشە بە بڕای بەڕێز ئەم جیهانە لەسەر زانستە ڕای منش دانستیان لێکێری ئەگەر لەسەر زانست بووە بۆ ڕۆژانە شتەکانە گۆڕین علمی پزیشکیە بەڕاستی فریان ناکەوی بە فێرژنەکانی بێت ئەمەش تازە بێت یعنی ئێمە زانستیان لە دنیا تێگەین لەگەر دوو تێگەین یان دنیا لەسەر زانستە بەسپاس بۆ بەڕێز و بەیوان دەست خۆش ساقەت ئۆڤەڵ قسەیەکی بینە بە من لەبیرم چووە ماژەی پێ بەمەویش ئەوەیە کە فکرە نمونەکانی بس باسی بکەم باش بێت خستنەوە سەبارەت بەوە کە لە ناو مشتی ئێمە تۆمار ئەمە جیناسی ئێمە هەنەشی تۆمار کراوە مثل دەکەوەی ناوی خولچەی مەشهورە جارەبار لەگەڵ کاچین بۆ ئەو کشێوە من ڕۆژانە کە چوو تا ئێستا ماری نەبینیوە مووی پێنج مانگ تەنانێکی مارێکی بینی وەستا دەستی کرد بە گۆڕین پێ ئەو سەگە هەر شتێ ببینێ ئەچێ گۆن پێوەکە بەس بۆ مارەکە وای نەکرد وەستا پێ وەڕی بە وەڕینەکەیشی جیاواز وەڕینێکی تایبەتی ئەمەی کەیە لە سەردەمێکە سەگ وەک ئێمە شیر دەرە نوعی شیر دەرەکە لە سەردەمێکە شیر دەرەکان و خوشۆکەکان هەمویان لە یەک شوێناژیان و شیر دەرەکان بڵێن خۆشەکەکان فەرمانڕەوا بوون ئەوان یەکجار زۆرتر بوون نمونەی ماڕ و دوو پشک و هەمووان لە دوو پشت حەشەرێ ینی ئەو زۆر فەرمانڕەوا بوون ینی و ئەوانە ئەو شیردەرانە دەرباز بوون کە هەڵگری جینی ترس لە خوشۆکە بوون ئەوانەی کە ترسیان لێ نەبوو ئەچوونە پێشەوە شاقیدا بە لوتیانەوە تەواو هەمان شتیش بۆ بەرزی هەیە تۆ تاقیکردنەوە پشیلێ بگرە بەدەستەوە یا سەگ پشیلە باشە سەگ بگرێت سەگە بگرە بەدەستەوە ئەوە لە بەرزیەک و ڕای بگرە سەگێکە پێشتر بەرزی نەبینیوە مەسەڵەن فەرزکە هەر لە کولانەکەیانەوە بینەوە دڵی دەسەکە بە لێدان ترسێکی زۆر زۆر یا دروست لە بەرزی ئەترسی ئۆتۆماتیک ئەم مەسەلەی سەردەمی نەو دارستانەکان ناژێن نەو دارستانەکانە چونە سەر لق و پۆپ شیردەرەکانە چونە سەر لق و بەکان بۆ خۆیان لە درندەکانی تر بپارێزن و ئەوانەی کە ترسیان لە بەرزی هەبوومانەوە ئەوانە کە ترسیان لە بەرزی نەبوو ئەکەوت نەخوارەوە و بەختی گواستنەوەی جینەکانیان بەرزتر بوو سارا بە پرسیارەکەی جەنابە ئێمە زۆرشەکە زانست خوڵقاوی دەستی بەشەرە ئەوانەی کە من عرضم کردن ئێمە چەند فیڵدی گەورەی معریفەی بەشەریمان هەیە ئاین فیڵدێکی معریفەی بەشەریە ئاین و عیرفانیات و هەموو ئەمانە هونەر فیڵدێکی معریفەی بەشەریە بە پەیکەرسازیەوە بە شیعریەوە بە ئەدەبیەوە بە گۆرانیەوە بە چیرۆک نووسینەوە بە هەموویەوە و فەلسەفە و زانست کە لە هاوڕێکی یەکن منەکەیەتی بەشەر بەم سێ بوارە بە دوای بوونی خۆیان گەڕاوە بە ئاین و عیرفان بەتای بە عیرفان ئەڵێم بە عیرفان مێشکی خۆی سڕەکە بوونی خۆی لەناو خۆیان بینێ خۆی لەو قەلەقیە ڕزگارەکە ئەوە عیرفانە بە هونەر ئەخڵقێنێ ئەنی خۆی بێ بەخوا ئێتر شیعرە ئەدەبیاتە چزانم گۆرانیە ڕەسمە بەڵام بە زانست کەشفەکە ئەچێ بزانێ ئەم گردونە ئەم ژینگەیە چۆن دروست بووە وەلیەوە بە دوای خاڵقەکە یاگەڕێ کە خۆشی بەشێ لەوە بینێ جیاوازی زانست کە بەردەوام فیڵدەکانێتر ئاياتە لاوە هەرچەند بەهێز بن هەرچەند دەسەڵاتی سیاسیان لە پشت بێ هەرچەند دەسەڵاتی ئایدۆلۆژیان لە پشت بێ و بوارانی تر بواری ئاینە هونەرە نازانە فلانە فلانە چکە هەموو ئەوانە لە سەردەمێکە وەکو ئایدۆلۆژیا بەکاردێنان و هونەرەکەیش لە کۆتاییە جێی خۆی ئەیا بە زانست بۆچی چونکە زانست شتێکی زۆر گرنگی پێەیە تەکنەلۆژیایە تەکنەلۆژیا بەرهەمی زانستە و مرۆڤ
زانستی دروست کردووە بە زانستەکە تەکنۆلۆژی لە زانستەکەەوە تەکنۆلۆژیا دروستەکە تەکنۆلۆژیاکە جارێکتر ئەباتەوە خزمەتی کەشفی گردوون تاوە لێرەم باسی و مرۆڤاناکەم کە پرسیاریان نادروستە بێ ئێمە ماشا کە هەموو زانستکارێ زانان نییە پلەبەندیان هەیە پلەیەکەکان ئەنشتاینە بۆهرا داروینە نازانم فڵانە نیوتۆنە هەموو ئەمانە بە دوای پرسی خەڵقەت هەگەڕاوە هیچی بە دوای ئەوان نەگەڕاوە بخۆی بکە کە بچێ ئامێرە دروستکە شتەیە دروستکە نا ئەوان پرسیارە گرنگەکەیان ئەنشتاین پرسیارێکی زۆر گرنگی هەیە ئەوش منە مێ بزانم خوا چۆن بیرەکاتەوە خوایەکە لە دمە زیهنی ئەنشتاین نبوو خوای سپۆنزایە یەکسانە بە هەموو سروش ینی ئەوێ بزانم ئەم سروشتە چۆن منی خوڵقاندووە ئەو بە دوای ئەوە تەبعا زانستکارەکانی تر زانست وەکو یاریە بینن یاریە ینی مەسەلەن توزانم لێرەوە پرۆگرامی دروستەکە ئامێرە دروستەکە یاساکانە زانشتەکانە بۆی گرنگ نییە کامە لە کۆتایە بەکار بزەمە وەکو یاری سەیریەکە گەمەیە تەبعا لە یاری چێژ ببینێ یاری خۆی چێژ بەخشەکە وەکو یاری زانست ببینی تەکنیک ببینی هێندەسە ببینی پزیشکی بەنی بڵێن تەکنیکی بایۆلۆژی تەکنیکی زانستەکانی تر بەکارهێنێ بۆ خزمەتی مرۆڤایەتی ینی بۆ خزمەتی جەستە بۆ ڕزگارکردنی جینەکان ینی تۆ ناتوانانی لە کۆتاییە هەر کام کەسی ئایندار کە بڕوای بە هەموو خەڵهین هەیە قەزا و قەدەر هەیە بە فڵان هەیە بە فڵان هەیە لە کۆتاییە بۆ پاراستنی جینەکانی خۆی پەناوە بۆ پزیشک کە بڵێن لە زانست سوود وەرەگرێ بۆ هینەکەی بە پێچەوانێوانەوە کە بیرەکەنەوە کاڵێن زانست شتێکی کوێرە وەکو چەقۆی وایە نا زانست هەڵگری بەهایە بەهایەکی بەرزی هەیە بەها بەرزەکەیشی کەشفی خودی ئینسانە ینی کە بۆمبی ئەتۆم دروستەکرێ لە زیهنی ئۆپنهایمەرە بۆمبی ئەتۆم نەبوو کە بیا بەسەر ژاپۆنە نا ئەوەی ناخی مادە پشکنە بزانێ وزە چییە کە ئەو وزە هەمان وزەیەکە لە خۆرە هەیە وە خۆر گەورەترین پرسیاری ئاین و زانست و هەمووی بووە و لەوێشەوە بچێتەوە بۆ سەرچاوی گردوون و لە زیهنیەوە نەبوو کە بۆمبە دروستکە کە بیدا بە هینە نا ئەمە کەسانێکی تر بەکارهێن ئەمە کەسانێکی ترە و بەکارهێ خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیایە نەک خۆدی زانست زانست کە زاتوانێت خراپ بەکاری بێنێ بەس تەکنەلۆژیایە کە لە زانست دەکەوێتەوە تەبعا بێگومانەکری خراپ بەکار وەک چۆن تەکنەلۆژیایە کە لە ئاین دەکەوێتەوە ئەکرێ خراپ بەکار بێنێ ڕۆبۆتی خۆکوژمان هەیە کە لە شەڕەکانە بەکاردێن لەم سەرەی قەرەباغا ئیسرائیل داوی بە کۆماری ئازەربایجانمە بەکاریهێنا ڕۆبۆت بوو بیریە کردەوە تو خۆیدا بە ئەرمەنیەکانە تۆ لە ئاینیشە کە ئایدۆلۆژیای دروستە بێ خۆکوژە هەیە هەڕێک ئەو ئامرازانی ئاین بەکارهێنێ بۆ کاولکاری ینی هەمووی هەیە ینی تۆ لە هونەریشە هەمان شتەیە تۆ لە هونەرە ئەتوانی مەسەلەن کەسانی ئەتوانن پۆرنۆگرافی بکەن یان شتی توندوتیژی بە هونەر بڵاو بکەنەوە ینی لەو فێڵدەی بووە شیعری بنووسن کە زیهنی خەڵک تێک بێ ینی خراپ بەکارهێنان لە هەموو بوارەکانە هەیە بە زانستیشەوە بەس زانست بەڕای من لە هەموو بوارەکانی تر ئەو بەهانە هەڵی گرتووە بەرزترە چونکە ئەخیرە دەست خۆش بێ بەشداربووی دیکەمان هەیە من سەرنجێکم بۆ دروست بوو لە نێو کولتوردا کە باسی ترسێکە وەکو دیوێکی نامانەوە حسابی وەرە مەسەڵەن لە بووە لە زانستێکدا ترس بووە بۆ هۆکاری مانەوە خۆپارێزیە بەڵام تەماشای هەر کۆمەڵگەی ئێمەکە مەسەل ئازادی وەکاری مانەوە بەڵام دیسانەوە لەلایەنە کولتورەکە سێر دەکەی تەماشای توانج و سەرنجی کۆمەڵایەتی بکە لە نەتەوەی جوو یا ژووریەکە بە ترسنۆک ناوی دەبن بەس دەبینی هۆکاری مانەوەیان ئەجگار زیاترە لە مێمێکی گرینگیان بەکارهێناوەن بۆ ئەوکە فراوان بمێنەوە ئەویش و مێمەکە ئەوە بووکە لە جیاتی جینی خۆپەرستی مرۆڤ پیاو پشتیان بەس بە جینی خۆپەرستی ژن و جوولەکە بوون لە ژنەوە ئاگوازرێتەوە نەک لە پیاوەوە و وتمان ژنیش بە دوای کۆلیتیەوەیە بە دوای کوانتیتیەوە نیە دەست خۆش فەرموو نظری مؤامرە هەبێ و چەند توژینە و کێوێکی جیهانیە هەیە کە ئێمە لە حەقێکی تەجارب دابین و بوونەوەگەرێکی زۆر پێشکەوتوو هەن
بڕبڕ زانستەکانی بوو و ئێمە لەو چواردەوری کە بۆمان دەست نیشان کراوە تێپەڕ ناکات کە توانین ئێمە بیکەینەوە ماوەڵەکەین وەک چۆن لە تەلەوە دەمێک وازرایەوە پێشتر پێمان ئاسایی بوو ڕۆپی ئاسایی بوو ئەوجا کەش جیازێک دێت ئیتر دوورا و دوورە لا تەرجەم شتامەنی و تەوریی دوای کرد وەچۆ پێشەوە پاشان بوو ئەوەی کە بڵێ وێنە وەسێت ئەوە شاد کە ئەمە لە زۆر مەزەریاتا شتێکە لە تاقەی مرۆڤ بەدەرە لە مشکی مرۆڤ طبعا يعني وأجل ماشي يدي مرۆڤ بوازێت ئەمریکا ئێمە ئێساکانێ مەسەرەن کەسانی چکەوە کارمانە جۆشتانەوە هەر لاسایکردنەوەی ئاینە یعنی تۆ لە ئاینە بکە سیستەما ئایدۆلۆژیکی کە ئاین دایمەزرانەوە خودای هەیە و کۆمەڵە مەلایکە هەیە و ئەمانە هەیە و بەهشتی هەیە و جەهەنەم هەیە یعنی هەموو شتێ کۆنتڕۆڵ کرێ و هەمان شت ئێساکانی مەسەرەن کەسانێکی تر کە دێن هەمان مۆدێل بە شێوازێکی کە یا ڕژنەوە بەڵام ئێمە هیچ شتێک و چۆن ناتوانین بە هیچ شێوەی ئەوە پرۆفکەی لە دەرەوەی ئیمکاناتێکە ئێمە هەمانە بتوانین پرۆفی بکەین بەهشتی هەیە بەهۆڕۆکی بکەین جەهەنەمی هەیە پرۆفی بکەین خوای هەیە ینی ئەمانە ینی ناتوانین چونکە تۆ هەر بینێکی پرۆف بەکاربێنی عەکسەکەیشی هەیە ڕێک عەکسەکەیشی بە هینی پێچەوانەوە هەیە هەمانشیش بۆ هەمان شت هەیە بڵێن ئێمە لە دەرەوە کۆنتڕۆڵەکرین بەڵگە تەوابوو نا أو دقيقة أو لا أو ماتماتيكي دقيقة هو ماتماتيكي دقيقة أول تورك السادة ودستي بيكرت تور السادة أنت إذا بو أم إيميلو إنترنت بعام فنقا برسي قران بدواي قردونا هنا ماني بوشي برسي قران في الفيزياء كان من ناوان دكي ناوي سيرنا لا سويسرا لسر سنوري سويسرا وفرنسا ومانايا ئەم ناوەندە توێژینەوە لە ناخی مادداکە ناخی ماددە بۆەوە بزانێکین ئەم گردونەی ئێمە چۆن دروست بووە ینی پرسی خلقەت وەلەوێت پاشاکە بزانکەوە تەکنۆلۆژیایەکی عەزیمی لێکەوتوەوە لەوێ تاودەری گەورە هەیە ئەکسلەرەیتەری گەورە هەیە تەنۆلکەکانیانن وزەیانەیە دەنێت وزەیەکی زۆر بەرز بە مەگنەتیکی زۆر گەورەوە ئایان کێشن بە یەکا و لەوێت تەنوگەتە دروست بەم لە دیراسی یەکەم بزانێکن لە سەرەتای گردوونە بێ مۆدێلی بیگ بانگ چی ڕوویاوە لە ساڵی 1970 دومانە لە ساڵانایە لە ساڵانی کۆتایی هەشتاکانەیە کۆمپیۆتەریان هەیە پرۆژەیەکە خەنە بەرباز ئەلەن با کۆمپیۆتەرەکان بەسین پێکەوە ئەو زانانەی کە لەوێ کارەکەن وەکو شەبەکەی دروستکەن شەبەکەی دروستکەن داتاکانمان بگوازینەوە دی پێویست ناکە هەر لەسەر کاغەز و لەسەر فلۆپی ملۆپیۆمانە بوو لەسەر دیسکە مەگنەتیزانە بێن بەدەست ئاڵ و گۆری بێ بکەین بە وایر و لە ڕێی کۆمپیۆتەرەکان ئەوانە بگوازینەوە ئەمە بنچی ئینتەرنێت ئەمە لە مختبەرێکەوە ڕۆی بۆ هەموو سیستەمەکە لە هەموو سیستەمەکەەوە ڕۆی بۆ هەموو وڵاتەکە لە وڵاتەکە ڕۆی بە هەموو دنیا بڕاو باشەکە بەردەسەر خرێتە سەر یەک و بووە بەوە بە ئەم ئینتەرنێتە عەزیز هیچی تێکەڵ نابێ هەموو بەبێ پرۆتۆکۆلە و هیچی لەگەڵ یەکە تێکەڵ نابێت طبعا ئەکرێت دزی لێ بکەی ئەکرێت هاچی بکەیت ئەمانە ئەمەوە ناکرێت بکرێت بەڵام ئەوەکە سەهوی تێکەڵ بەشتی وانە بە عەمدی توانێت تێکەڵێکی بە سەهویشتی وانی تێکەڵ چکە هەمووی وینە دقیق مامۆستا محمود فەرموو وابزان دوا بەشار بووە بێ لە خزمەتیان فەرموو بێتەوان ئەمە کۆڕی بەڕێز سەرنجی ڕاکێشان بۆی کە من نووسەیەکی کتێبە عەرەبیەکەم لایە سە ئەلفین الئەنانیە متابعەیەکەم بۆ خوێندنەوە بەڕاستی هەرچەندە بەتەواوی نەخوێندوێتەوە دیوادارم کردێکی بەڕێزیشی بەردەست بێ بۆی باشتر لێ تێبگەین بابەتی گرنگە بەڕاستی بەڵام یەک بەشەی لە کتێبەکە سەرنجی ڕاکێشان ئەڵێ خزمەتم کە ئەستەقلالی دەکەم بەشێک لە کتێبەکە بەڕێز کرد وایە کە ئێستا ئەم میلەتانی وەکو میلەتی ئێمە هەمیشە بەوەی کە وەکو خزمەتکار و خزمەتگوزار سیرەکرێن و وەکو تاقەکانی ناوخۆشی لە ڕێگەی کەسە باڵادەستەکانەوە ئەستەغلالەکرێن بەوەی کە هەمیشە بکرێن بە خزمەتگوزار ئەم ڕۆحی خزمەتگوزاری و خەدامەتی وان لێکە کە ئەو جینە باڵادەستانی کە تیاشیان هەیە وەکو لایەن پێشکەوتن زانستی دامژکێنێتەوە نەمێنێت یعنی نمونەکەی کۆمەڵگەی کوردیە بە تەبیعەت کۆمەڵگەی وەک کۆمەڵگانی بەوەکو ئێمەوان
يعني اگر برز براودی که ایمه لدنیا پیشکوتو لکشویه يعني خالص تریجنی والله من لذلك شو تقول مثلا فكره بس هو ببيجين هالسنجاني بكيف تطوري کۆمەڵایەتی و ئابووری ئێمە لە کوردستان لە سەدەی 19 تۆ تماشاکەی ئەوەی جیهانی پێشکەوتوو سەدەی 19 دروستە بێ کە کۆمپانیا گەورە ئابوووریەکانە جوزانم ئێمە بەڵام ئێمە لەو سەردەما ینی ڕێک لە کۆتایی سەدەی 19 سپای ناسرەدین شا دێت لە ینی لە سەردەمی هینا لە سەدەی 19 لە سەردەمی مارکس و هێگڵ و ئنگەڵس و ئەمانە دێ لە ناوچەی ڕواندز و ئەمانە کچەکانی ئێمە بەهینە بە لە هەورامان ئەگەن بە سەبایە وی بەشێ لە سەبایای بەشێ لە ژنەکانی ناسەدینشە کە سەدان ژنی هەبوو سەبایای کورد بوون ینی ئێمە مەشەکە لە چی مجتەمەعێکە ژیاوین تێ تۆ بەتوای پێشکەوتنی چی بەڵام بە نسبەت کوردەوە بەڕای من کورد ژینی خۆپەرستی خۆی باش دەرباز کردووە لەم کۆمەڵگەیە ئێمە چەند میلەتێکی تریشە بوون لەگەڵ ئێمە ژیاون ئاشوورەکان کوان ئەرمەنیەکان کوان ئێمە ئازاتر بوونانە بوو بەڵام نەتیجە ئەرمەنیەکان زۆر ئازا بوون ڕێکخراوێکیان هەبوو بە ناوی داشناک یەکێ بوو لە ڕێکخراوی ڕێکخراوی دڕندە بوو بەرێکە بوو لە دڕندەترین و بەهێزترین ڕێکخراوەکانی سەردەمی خۆی ئەنەما بەڵام هەر ئەوە کە ئەو متیعبوونەی کە جەناب باسیەکەی ئەو هینە بوو بەهۆی ئەوەوە کە کورد جێنەکانی دەرباس بێ و ئێستا هەبێ ئەژینا تۆ هیچ لە ئەگەر تۆ بە دژی ینی بڵێن ئازا بوایەتی و وەکو ئەرمەنیەکان بوایەتی وەک ئاشووریەکان بوایەتی هیچ گومانە لەوە نەبێ ئیسێماری ئینگلیسی بە ئێمە بەڵێ مێمەکەی ئەو مێمی ملکەچیە پاراستوێتی بەڵێ وە زۆر مهمە نمونە هەیە نەماون کاکە کو ئاشووریەکان کوان ئێمە لە چی دنیاە هێستا لە چاو جغرافیای ئێمە سەرمایه‌داری سەرمایه‌داریە جیهانی سەرمایه‌داری و جیهانی ناسەرمایە سەرمایه‌داری بەرات تێ نەپڕ زۆر سپاس گیان ئاشناون بۆ فیزیانی سەگەوریە من ڕاستی جەمەگەی نەخوێنم وەز لەو تێگەیشتانی کە جەنابەت پەرشت کردی لەمانەش ئەم هاوڕێیانە ئەمە چەند پرسیارێک ئەم مەسەلەی جین و مەسەلەی ئۆتۆریتی مەسەلەی هێز ئایا دیسانە ئەگەر بێنیتەوە ناو ئاستە کۆمەڵایەتێکەکەی ئەمە ئەو پەڕی ڕەواتی دیسانە بۆن هەموو نازانم شەخراپایی لە جیهان سەرمایه‌داری نیۆلیبرالیزم ئەفریقاوە مەسەلەی ئەمانەی کە ئەمڕۆ لەم ڕات تەکنەلۆژیا کە ئینسانیە منێکە ڕەنە هەڵقی دوجار چارەنووسی سوبێت چی سوبێتی ئینسانی ئەوەی کە یۆڤاڵ بە چەشنەکان باز لە گوێزانەوەیشی یا بڵێ ئەڤۆلوشنی ئینسان بەهۆی تەکنۆلۆژیاوە یان پرسە چی بەسەرێت شتەکە ئەوەیە کە ئاوە تەکنۆلۆژیانیشی ئەفونکە ئەم قسانە کە کرا من جۆرێ بوو دیسانەوە سیستمی قەدەری دیسانەوە دیتێرمینیزم دیسان ئەفونکە ڕەواتی بە سیستمی هێرارشێت و ژن توژی و بەزەڵ باسی کتێبەکە ناکەم طبعا لە کتێبەکە کەمترین گرنگی بوادرێکین باسی ئینسان باسی حیوانەکانەکەین بۆ خاطری ئەو مۆزوعانەیە من باسی شەرەبشی بلا حیواناتەوە کردم نەک لە مرۆڤەوە نێر مەسەلەن کە لە دێیەکە دوو دانە بەرانی نێر ڕاگرێ بۆ 500 يعني ئەمە خۆی نمونەیە بەس ئەفونکە مەسەلە ئەفونکە ئینسان بەم شێوەیە ئەگەر تۆ لە پانتایی ڕەمزیاوەی کە پێڵێن من ئەگەر لە گریمانەکانی دروستبوونی زمان پەیوەندی کۆمەڵایەتی بە درێژایی مێژوو مرۆڤ لەم ئاو بیۆلۆژی لێشی بیتەوە ئەگەر هەر گەرەکەوە 50,000 یا بۆ چاکی میسۆلیتیک و ئەمانە ئەگەر گریمان ئەفونکە گریمانەی دروستبوونی زمان ئاگادار نەبێت وە دوجار نەمری لە پانتایی ڕەمزیە هەر لە دوێگانەشەوە هەتا ئێستاش لەوە تێناگەیت و ئەگەر ئێمە شتێمان وابێت ئەمە مەسەلەی خودپەرستی بەم شێوەیە کە بە درێژایی مێژوو دەسەڵات و دەوڵەت و چیچی دامەزراوە و ڕەوایەتی بین بەوە کەواتە ئینسان ئەمانش کە چوار ڕۆژتر سەرمایه‌داری ژیان کۆمەڵێک لە دەسەڵاتدارانی ئەم جیهانە بێن ئینسان کۆنتڕۆڵ کرد کۆمەڵێکی لێ هەڵبگرنەوە لەگەڵ بڵاوبوونەوەی کتێبی
هەرو کتێبی جینی خۆپەرێزی چەداوکی لە ساڵی 1976 کاوکاتە لەگەڵ گەڵە بڵین دەرکەوتنی مادام تاچەر و بە شێوازی دووارە ینی بڵێن حیزبی بەرامبەر واهینیەکان کە ئەم کتێبە ئەسان بە پارەی ئەوان بڵاو بۆتەوە بەهینی ئەوان بڵاوەتەوە کە بەڕەوایی بدا بە سیستمێکە ئەم خانمی تاچێرە ینی خەریکە بەرمەڕەواییەکە. ئەو قسەی جەنابە فەرمون ئەرزم کردی زانست هەڵگری بەهایە، هیچ زانستکارێکی دەرەجە یەک بە دوای ئەو شتانەوە نیەم. ئەمەی کە بەڵێ ئەکرێ دەستکاری جین بکرێ، ئەکرێ زۆر شت بکرێ، ئەکرێ مەسەلان ئێستا بیر لەوە هەنێ قسە هەیە کە ئەتوانی مەسەلەن جینی مرۆڤ بخەیتەنەوە حیواناتی ترەوە و تاقیکردنەوەی لەسەر بکرێ، بەڵام ئەمە لە هەموو دنیا بێزراوە، نه تەنها لە ناوەندە ئاینیەکانە نا چینەکە چین وڵاتی هەڵگری هیچ بەهایە نییە، هەڵگری هیچ بەهایە نییە، ینی سەرمایەداریەکی ڕووتی دەوڵەتیە، تەنها هەڵگری بەهای کۆمۆنیزمیش نییە، ینی ئەوەیە نانە وایە نەخۆ ئایا هەڵگری هیچ بەهایەکە ئایا هیچ شوێنێکی دنیا بیتانە کە مەسەلەن چین لەسەر پرسێکی مافی مرۆڤ بێتە دەنگ دەوڵەتی چین؟ ئایا بە درێژایی مێژوو ئەسەن لە کولتوری چینە بە دوای پرسێکی فەلسەفیا گەڕاون؟ نابا عرزەکەم باش لێک ئارزکەم جیاوازی نێوان شەرق و غەرب لە چیە؟ جارێ لەگەڵ برادەرێک قسەی کرد لەسەر هۆکاری دواکەوتن بەشە مێژووی باسی کرد، هۆکاری دواکەوتنی وڵاتان و ئەم جۆرە شتانە پێشکەوتنەوەمانە. طبعا دواکەوتن و پێشکەوتن بەراورد بە ئوروپا. ئوروپا کلمەی پێشکەوتن تەنان لە ئەمریکاش پێشکەوتنیە، هەم لەباری کۆمەڵایەتیەوە، هەم لەباری ئەوروپای هەرێمی مسلم، هەم لەباری ینی وڵات جیهانی زانستی خەوڵی وڵاتی زانستی لە ئوروپا خەریکە چەکەرەکانی دەرەکەوێت کە لە ساڵی 1920 برتراند راسەڵ بە هەموو لایەنە چاپۆخراپەکانەوە لە کتێبی ساینتیفیک ئۆتۆنۆم کە من کردووە بە کوردی و لە غەزەڵنووسەیە توان بخوانەوە لەوێ پێشبینیەکە کە تەقریبەن ئێستا بەشی زۆری لە ئوروپا بینی ئەو دەرکەوتانەی کە لە کۆمەڵگەیەکی زانستیە شۆڕە. جیهانی غەرب کلمەی بنازانین ئێمە چین، ینی بەڕاستی ینی بەڵێن جیهانی ئیسلام، ینی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نەک جیهانی ئیسلام، چونکە جیهانی ئیسلام زۆر ئەگرێتەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم منتەقە سەردەمی بەشێ بووە لە ڕۆم کە ڕۆم بنچینی ئەوروپایە، و سەرنجە جاری بەشێ بووە لە پێرشیا کە ئەمپراتۆرێکی کۆیلەداری شەرقیە، ینی ئەمە لێرە هینەکەیە تەناقوزەکەیە لە کوردستان ئەم تەناقوزە هەیە، ئێمە نە پێرشی بووین نە ڕۆمی بووین، ینی لەم بەینە هەنەجار ڕۆمی هەنەجار پێرشی، ینی لەم بەینە هەین. لە هینە لە جیهانی غەربە شتێکیان لێ وونە بە دوای ئاگەڕێن، ئەو شتە خودایە، خودایەکی تاکە، ینی خودایەکی تاکە، خودای تاکە کە لە جوولەکە ناوی یەهوەیە، لە ئیسلامە ناوی ئەڵڵایە، نازانم خودایەکی تەنهایە، ئەو خودا تاکایە، ئەوان بە دوای ئەو خودا تاکاوێڵن و ئەو خودا تاکە باشاکە بە دوای خوا گەڕێ بە دوای خوا بەمانە فەلسەفیەکەی نا بەنا بمانە فەلسەفیەکەی نەک بمانای پێسنەڵگاری ئاینەکە. من وتارێک لەسەرەوە نووسیوە لە کار خۆ بڵاو بووە ئێمە چەند تێڕوانەی جیاوازمان بۆ خودا هەیە ماشاکە خودایەکە ناوی پێسنەڵگادا کەەوە لە خودای ئاینەکان باشمکانە ژیاکەینە مەبەستم خوددا فینۆمینۆلۆژی لەسەر ئەو ئاستەنیە لای تۆ لە ڕێ عیرفانەوەی ناسی لای من مەبەستم لە پانتایی ڕەمزیە کە بۆ نمونە من عەرزم کردی مرۆڤ بە دوای بوونی خۆیان وێڵە، مرۆڤ بە دوای بوونی خۆیان وێڵە، من بۆ لێرەم مرۆڤ بە دوای بوونی خۆیان وێڵە، دیدی هەنێجار دێ خوایەکی بۆ تاتێشێ، هەنێجار ڕێ سروش بۆ خاندومی، هەنێجار لە دەرەوەی سروش، هەنێجار ئەرەجا بەناو ناخی خۆیان وونە بێ کە عیرفانە کە ئەمە مرۆڤ ملیۆن ساڵ هەر ئاگاری نەبووە تاگەری ئەم شانە کرد. ئەم پرسیارە نوێیە، ئەمە تۆ بە عەقڵێکی زانستی خەریکی پرسیارەوەی ئینسانەکەی چۆن شتیوە؟ ئەم پرسیارە نوێیە. ئەمە تۆ بە عەقڵێکی زانستی خەریکی پرسیارەوەی ئینسانەکەی چۆن شتیوە؟
عقليتي زانستی ئێستا ناتوانین پرسیار نا پرسیارەکە چ زانستکار بێت چ زانستکار نەبێت چ هیچ نەزانێت مرۆڤێک کە ئێستا لە دایکە بێت دوای ماوەی خۆی پرسیارەکە دقیقا بەڵام سیدنیکە بەلبەر زمان بزانێت کە بێت پرسەکە پرسیارکردنە وەلیەکە پرسیاریشەکانەکە بۆ بەڕێزت چی دەڵێ و کۆتایی پێدێنین فەرمی كاميان بالطوافي يعني أهم شيء بقولين يا قشتونا تأوي إيه مشي أوكي كاميان زيك قشتو خوي حشة زانس رجعان جوازه يعني هر همویان کۆتاییانە بە ئازارەکانی مرۆڤ یا کەمکردنەوەی ئازاری مرۆڤ و ئازاری پرسیار لە بوونی خۆی عرفان لە خۆیە غەرقێکە شخص لە خۆیە غەرقێکە ینی خۆی لە خۆی ئادۆزێتەوە کە مەسەلەی حەلاش ئاوارەگەڵێ من خوام نازانم ئەم جۆرەشتان ینی خۆی لە خۆیە غەرقەکە وەلە شەرقا معمولەن مەم شێوازانێت لە هێندەوە بڕۆ تا چاینە و تامانە ژاپۆن جیاوازە وابینی فەرقی هەیە لەگە وڵاتانی ترە خۆی مۆزوعەکە من نازانم ینی بەس ئامانجەکە ئەوەیە کە ئێمە بزانی پرسیاری بوونی خۆمان تێسکان ئێمە لە گردونە ئێمە گەیشتوین بەچی لە گردونە ئێمە گەیشتین بە شتێک زانانی شتێک بنەوەی بیگبانگەیە بەڵام تەقینەوەیەکی مەزن کە گردون لێەوە دەستی پێ کردووە بەڵام خۆی هەڵگری هەزار جۆری تر پرسیارە وانە وە لە هەمان کاتە لە بایۆلۆژیە ئەگە پێشەکە و پرسیار پێشەکە پرسیار نییە لە خودی بایۆلۆژیە چونکە پێشەکە لەگە خودی ئەو وشەی پێش و پاشە لەگە خودی گردونە لەگەڵ خودی بیگبانگە دروست بوو تایمەکە لە بایۆلۆژیە زۆر چوونەتە پێشەوە لە ناو خانە ستیمسیڵ و ئەم جۆرەشتان توانن دەستکاری ستیمسیڵ بکەن دەتوانێت شتانە بکەن بەڵام هێشتانیان توانێت ستیمسیڵ دروست دەست خۆش بێ زۆر حەزەکەی پرسیارەکانی دی دەکەینە لەگەڵ مامۆستا خۆی بەڵێ زۆر بە تەبریەی ئەیباتە ئەگەم جیانیە لەگەڵ ڕۆکی وێژووە یعنی هەموو هیچ کەشتێکی ئیستعماری نەبووە عالمی تیانە بێت بریتانیا ئیسپانیا پۆرتوگال هەموو یعنی عیلم و سەرمایه‌داری تێکەوت ئەم عیلمە هاوشەکەی کە هەمان و لەبەر خاتی ئینسانیەت نییە يعني كذا ضريب بهاي دورية أو بهايا لقازات زانية يعني رنا السعودية هبت آيفون يعني الموبايل والله لما خاطي شاي كالي روبي لما خاطي خازات يعني دارس كذا الوجع زيارة لا بروسيكاري لا إسرائيلي سينا بس دابشم کرد کەسانێک کە زانست وەکو یاری و گەما بینن شتە دۆزنەوە وەزان گەمەیەکەکەن و کەسانێکە بە دوای پرسە فەلسەفیەکە وێڵن دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان بابەتێکی بەچێژ بوو سپاستان دەکەیت